خۆری تەمەن وا خەریکە هێواش هێواش بەرەو ئاوابوون مل دەنێ تاکو شەوگار عەبای ڕەشی بەسەر ڕووتاندا نەهێناوە و تارمایەکان نەبوونەتە هاو بەشی ڕێت وەرە و دەست خەباوەشی خۆر وەرە و تاوێ لەگەڵماندا مەینەتیەکانی ژیان جێبێڵە و هاوسەفەری کاروانمان بە کات درەنگە و تەمەن فریای ڕێناکەوێ لەگەڵمان بە و بگە بە کاروانی ساڵحان بگە بە کاروانی ساڵحان بەرنامەیەکی تایبەتی مانجی ڕەمەزانی پیرۆزە و ڕۆژانە کاتژمێر 6 و 10 خولەک دێتە خزمەتان لە نووسینی مامۆستا عومەر تۆفیق خەتات پێشکەشکردنی هێمن تۆفیق. گەیشتین بە بەشی پێنجەمی کتێبەکەمان مزگەوت جێژوانگەی ساڵحانە ڕێز و حورمەتی مزگەوت لای پیاوانی ساڵح مزگەوت لە بەرنامەی ئیسلامدا گرنگێکی ئەو تۆی هەیە کە بە پلەی یەکەم دێ پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ئەم گرنگێ مەزنەی شوێنەواری مزگەوتی بەکردەوە نیشانی هاوڵە بەڕێزەکانی داوە بەوە نیشانی هاوڵانی داوە کە لەگەڵ گەیشتنی بە شاری مەدینە یەکەمین ئیشێکە پێی هەستا دروستکردنی مزگەوت بوو گرنجیدان بە مزگەوت و ئاوەدانکردنەوە و قەرەباڵغکردنی بەڵگەی حاشا هەڵنەگری بوونی باوەڕی ڕاستەقینەیە بەخوای تاک و تەنها و ڕۆژی قیامەت وەک لە قورئان داهاتوە إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة سورة التوبة آياتي هجدا واتا تەنها و تەنها ئەو کەسانە مزگەوتەکانی پەروەردگار ئاوەدان دەکەنەوە کە باوەڕیان بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە ساڵحان ڕەحمەتی خوایان لێبێ مزگەوتیان زۆر خۆشویستە و کاتە بۆ شوبێکارەکانیان لە مزگەوتدا بەسەر بردووە ڕقیان لە گەڕانی بازار بووە مەگەر بۆ کڕینی پێداویستی چونکە خۆشویستترین جێگا لە لای پەروەردگار لەسەر زەوی مزگەوتە ئەبوو هوڕەیرە خوای لێ ڕازی بێت لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی خۆشویستترین پارچە زەوی لە لای پەروەردگار مزگەوتەکانە و قێزەوەنترین جێگاش لای پەروەردگار بازاڕەکانە برا خوشکی ساڵحم کە مادەم بەتەمان ببنە ئەندامی کاروانە مبارەکەی ساڵحان دەی چاوێک لە گەورە پیا و ساڵحی ئیسلام بکەن عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ نەزری کردبوو لەسەر خۆی هەموو ڕۆژێکی هەینی مزگەوتی دەڕازاندەوە و خاوێنی دەکردەوە و بۆن خۆشی دەکرد ئەی تۆ هەرگیز بە خەیاڵتە هاتووە تەنها جارێک گسک و ماسە هەیەکەڵ بگریت و مزگەوتی گەڕەکی خۆتان پاک و خاوێن بکەیتەوە عەبدوڵای کوڕی عومەر باسی باوکی عەزیزمان بۆ دەکات و دەفەرموێت عومەر هەموو ڕۆژانێکی هەینی مزگەوتەکەی پێغەمبەری خوای ئاوەدان دەکردەوە و بە خاوێنکردنەوە بۆن خۆشکردنی هەر لەبەر ڕێزی گەورەی و مزگەوتەکان بوو کە هاوڵان ئامۆژگاری یەکتریان دەکرد کە تا بۆتان دەکرێت لە ماڵەکانی خوادا بمێننەوە ئایا برای ساڵحم هاتۆ بە خەیاڵتدا لە غەیری کاتی نوێژە فەرزەکان سەردانی ماڵەکانی خوادا بکەیت عەبدوڕەزاق لە مصەنیف داهێناویەتی کە هاوڵی شارەزا و خوێندەواری پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەبوو دەردا خوای لێ ڕازی بێ نامەیەکی نووسی بۆ سەلمانی فارسی خوایان لێ ڕازی بێ و پێی فەرموو ئەی برای موسڵمانم با مزگەوت جێی حەوانەوە و هەوارگەت بێ چونکە لە پێغەمبەری خوان بیستووە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی مزگەوت ماڵ و جێ حەوانەوەی گشت لە خواترس و بە تەقواکانە خوای عەزەوەجەلیش بەوانەی مزگەوت ماڵیانە حەوانە و سۆز و بەزەی و پەڕینەوە لە پردی سیڕات بەرەو ڕەزامەندی خۆی بۆ مسۆگەر کردوون ئەی برا و خوشکی ساڵحم ئەزانن بێ ئاگایی و خۆخەڵەفاندن لەخوا لە چیەوە سەر هەڵدەدات ئەم وەڵامە لە کوڕە گەورە ژیر و خواناسەکەی عەلی کوڕی ئەبوو تاڵیب و خەلیفەی پێنجەمی ئیسلام وەربگرن ئەمیری باوەڕداران و ئامۆزای نازدارەکەی سەروەرمان عەلی کوڕی ئەبوو تاڵیب خوای لێ ڕازی بێ ڕۆژێک لە کوڕی گەورەی خۆی حەسەن دەربارەی غەفڵەت و بێ ئاگایی دەپرسێت ئەویش لە وەڵامدا دەفەرموێت پێبڕین لە مزگەوت و وازهێنان لە نوێژی جەماعەت و هەروەها گوێڕایەلیکردنی کەسانی گەندەڵ و خراپەکارە ساڵحان زۆر دڵخۆش و فەڕەحان دەبن بە هاتن بۆ مزگەوت و مانەوە و دانیشتن و خەوتن لە مزگەوتدا چونکە برای ساڵحم هەموو چرکەیەکی بوونت لە مزگەوتدا بە چاکە و بەندایەتی بۆت دەنووسرێت و جا دەستن بەدامێنت نەیگۆڕیتەوە بە بازار و چایەخانە و پارک و بەردەمی شاشەی تەلەڤیزیۆن و بەردەم کۆمپیوتەرەکەتەوە بڕوانە ڕەبیعی کوڕی خەیثەم ڕەحمەتی خوای لێبێ چوانەیەکمان پێ دەڵێتەوە لەم بارەیەوە بشری حافی ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی ڕەبیعی کوڕی خەیثەم دەڵێ جارێکیان فەرمووی من بە چۆلەکەکانی مزگەوت زیاتر دڵخۆش و مەسرورم تا بە ماڵ و منداڵەکانم
جا ساڵحان پەروەردەی ناو حەڕەمی مزگەوت بوون و لەوێ قورئانیان ختم کردووە و پایەکانی ناو مزگەوت شایەتیە و ڕاستیان بۆیان دەی با من و تۆش هەمان ڕێگا بگرینە بەر تا کاروانی ساڵحان بێکاروان چی نەمێنێتەوە و بەردەوام بێت. جعفەر دەڵێ لە ثابتی بەنانیم بیست دەیفەرموو لەم مزگەوتە گەورەیەدا هیچ گۆڵەکەیەک نەماوە کە لە بنیدا قورئانم ختم نەکرد بێت و لە سایەیدا تێر نەگریابم هەر لە بابی خۆشەویستی ماڵی خوای گەورە پیاو ساڵحێکی تری ئیسلام کە ناوی مسعیری کوڕی کەدامە و وانەیەکی زۆر کاریگەری تر پێشکەشی هەوادارانی ماڵی خوا دەکات و دەڵێت کاتی چوونە مزگەوت گریاوە و کاتێکیش هاتۆتە دەرەوە گریاوە دڵی پڕ بووە. مسعیری کوڕی کودام ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت لەبەر خاتری دایکم نەبوایە کە پێویستە بچم بۆ خزمەتکردن و سەردانی هەرگیز لە مزگەوت نەدەهاتمە دەرەوە مەگەر بۆ کارێکی زۆر پێویست نەبوایە. ئەم پیاوە ساڵحە هەر کاتێ بچوێتە ماڵی خوا دڵی پڕ دەبوو دەگریا و هەر کاتێکیش لە مزگەوت بچوێتە دەرەوە دووبارە دڵی پڕ دەبیەوە و دەگریا کاتێکیش لە مزگەوت دابنیشتایە هەر دەگریا. براو خوشکانی ساڵحم ئەگەر بۆتان دەکرێت ببنە بانگبێژ یان خزمەتکاری مزگەوت بێت و دڵی بیکەن ئەوە هەلێکە دووبارە نابێتەوە چونکە هەموو خەڵکی حەز بەوە دەکەن خزمەتی کۆشکی سەرۆکۆمار بکەن و ببنە خاوێن کەرەوە و ببنە جاردەری پاشا. ئەی من و تۆ لەگەڵ خوادا دەبێت چۆن بین؟ عوثمانی کوڕی عەمران بۆمان دەجێڕێتەوە کە پیاوچاک و گەورە ساڵحی ئومەت سوێیدەی کوڕی غەفڵە ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت ئەگەر بمتوانیا و بواری ئەم وایە بمە بانگبێژی مزگەوتی گەڕک بێد و دڵی دەم کرد. ئایا برای گوێگری بەڕێز و خۆشەویستم زانیوتانە کە مسلمان بە درێژایی ئەو ماوەی لە مزگەوت دەمێنێتەوە حیسابی نوێشکەری بۆ دەکرێت و لە نوێشدایە تا دەڕواتە دەرەوە ئیتر با داژنیشی بێ یان خەوت بێت یان کتێب یان هەر کارێکی تری ڕەوا ئەنجام بدات حیسابی نوێژی بۆ دەکرێت. ئەبوو هوڕەیرە خوای لێ ڕازی بێ لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرمیەتی هەر کەسێ لە ئێوە لە مزگەوت بمێنێتەوە و چاوەڕوانی نوێژی بە کۆمەڵ بکات ئەوە حیسابی نوێژکەری بۆ دەکرێت کە مادەم لە بەرخاتری نوێژەکەی دڵنی نایە هەستێت و بچێتەوە بۆ ماڵ. هەوادار و دۆستانی ماڵی خوا هەمیشە مزگەوت بە پاک و تەمیزی و خاوێن ڕادەکردن و لە ماڵەکانی خۆیان زیاتر پاک و تەمیزی دەپارێزن و ئەگەر توێکڵە گوڵە بە ڕۆژە یان هەر شتێکی تر بەسەر فەرشەکانەوە ببینن بێدەنگ هەڵی دەگرن و دەیخەنە گریفانیان و دواتر لە دەرەوە فڕی دەدەن ئەگەر خۆیان پیسیان کرد بێ چی دەکەن؟ یەزیدی کوڕی خاسی ساد دەجێڕێتەوە و دەڵێ جارێکیان ئەنەسی کوڕی مالی خوای لێ ڕازی بێ لە مزگەوتدا بەڵغەمی کرد بەڵام لە بیری چوو بیکات بەژێر خۆڵەوە گەڕایەوە ماڵە و لەوێ بیری کەوتەوە خێرا بەو تاریچە چڵۆسکێکی گرت بەدەستیەوە و چوو بۆ مزگەوت و زۆر بۆی گەڕا تا دۆزیە و چاڵێکی قوڵی بۆ هەڵکەند و کردی بەژێر خۆڵەوە. جا خۆشک و برانی ساڵحم بەڕاستی مزگەوت جێگەیەکی ئەوەندە دڵگیرە مەگەر دڵەکانمان ژەنگ و ژیوار گرتی بێتی و دڵمان ڕەش بوو بێتەوە ئەجینا دڵمان نابێنە دەرەوە لی و سەفوانی زوهەیری لەم ئێوارە کۆڕەدا ئەم وانەیەمان فێر دەکات. ئەبی عەڵقەمەی موزەینی دەڵێ سەفوانی کوڕی سەلیمی زوهری لە مزگەوتەکەی پێغەمبەر نەدەچوە دەرەوە هەر کاتێ بوو چایەتە دەرەوە بۆ کاری پێویستی دەستی دەکرد بە گریان و دەیفەرموو زۆرە ترسم جارێکی تر نەگەڕێمەوە بۆ لایی واتە بمرم. ئەمەش مالیکی کوڕی دینارە ڕەحمەتی خوای لێبێ وانەیەک فێری عشاقی مزگەوتەکان دەکات و بە وتەیەکی کورت تام و چێژی مانەوە لە مزگەوتدا بۆ تازە ساڵحان ڕوون دەکاتەوە. مالیکی کوڕی دینار گەورە ساڵحی شاری بەسڕە ڕەحمەتی خوای لێبێ ڕوو دەکاتە هاوڕەکانی و خۆشەویستی مزگەوتیان تێدا دەڕوێنێت و دەفەرمێت ئەی برا شیرینەکانم بەخوا بەڕاستیمە ئەگەر میزبی هێشتایە هەرگیز لە مزگەوت نەدەچوومە دەرەوە. خوشک و برانی ساڵحم بۆ ئەوەی کاروانی ساڵحان وەرت بگرن و لەگەڵ خۆیاندا بتبن هەر کاتێ بوویتە میوانی خوا و چوویتە یەکێ لە ماڵەکانی دەستم بەدامێنت جگە لە نوێژ و قورئان خوێندن و ذیکرکردن و ئامۆژگاری و وانەی بەسوود یان بیرکردنەوەی بێدەنگ هیچ وشێک لە کاروباری دنیای تێدا باز نەکەیت و چونکە دنیای دەرەوە مەجاری باشی تێدا بۆ باسی دنیا و سیاسەت و کاروباری وڵات و کڕین و فرۆشتن. ئەوزاعی ڕەحمەتی خوای لێبێ باسی پیاو ساڵحێک دەکات بزانین چۆن باسێکە چۆن بۆمان باز دەکات. عوقبەی کوڕی عەڵقەمە دەڵێ گوێم لە زانای گەورەی شام بوو ئەبوو عەمری ئەوزاعی بوو دەربارەی عەبدە خواناس و ساڵحی شاری دیمەشق دەیفەرموو هەر کاتێک بوو چیاتە ناو مزگەوتەوە ئیتر بە هیچ شێوەیەک شتی دنیایی باز نەدەکرد
خۆشکانی مسلمانمان لە بواری خۆشەویستی مزگەوتدا پێشەنگ بوون و بەکردەوە وانەی ئەوینداری ماڵی خۆیان بە تازە ساڵحان وتۆتەوە. عەبدولعەزیزی کوڕی ئەبی ڕەواد ئەڵێ کۆمەڵە حەجاج بەرەو شاری مەکەی پیرۆز کەوتنە ڕێ و ئافرەتێکیان لەگەڵدا بوو. هەموو جارێەوە ئافرەتە دەیپرسی لێیان ماڵەکەی پەروەردگارم لەکوێیە؟ ئەوانیش پێیان دەوت هەر ئێستا دەیبینی پەلەمەکە. کاتێ لە دوورەوە مەکە دەرکەوت وتیان ئەوە ماڵی پەروەردگارەکەتە. ئایا دەیبینی؟ ئەویش لە خۆشیاندا بەتوندی بەرەو کەعبە ڕای دەکرد و کاتێ گەیشت پێی ڕوومەتی خۆی نووسان پێیەوە و وەڵڵاهی سەری هەڵنەبڕی تا گیانی پاچی سپارد و مرد. هەزاران سڵاو بۆ گیانی پاچی ئەو خوشکە ئازیزە. ئەی ئاشقانی کاروانی ساڵحان، جا چ کوڕن چ کچن، ئەگەرەتانێت ببن بە ئەندام لە ناو کاروانەکەدا باوەک گەورە پیا و ساڵحی ئیسلام ثابتی بەنانی بین. ئەزانن ئەو چی دەکرد دەجوێ بگرن بۆ ئەم ڕیوایەتها. حەمید دەڵێ جار بەجار سەردانی ئەنەسی کوڕی مالیکمان دەکرد و ثابتی بەنانیشمان لەگەڵ خۆمان دەبرد بۆ لای و لە ڕێگا بماندا بەلای هەر مزگەوتێکدا ئەو لای دەدا و دوور کات نوێژی تێدا دەکرد و پاشان بە خێرایی خۆی دەگەیاندەوە پەیمان. جارێکیان ئەو بۆ هۆیەوە جێما و ئێمە زووتر گەیشتینە خزمەت ئەنەس و ئەویش فەرمووی ئەوە ثابت کوانێ؟ ئەوە ثابت کوانێ؟ ثابت کەسێکە من زۆرم خۆش دەوێت، برایانم دەستم بەدامێتان بم. ڕبڕۆنە ڕیزی ئاوەدان کەران و ئامادەبوانی نوێشی جەماعەت، چونکە زانی خی گەورە لەبەر ئەوان زەوی ژێرا و ژیر ناکات دەتوێ بگرە بۆ ئەم فەرمودەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. ئەنەسی کوڕی مالی خوای لێ ڕازی بێ دەفەرمێت لە پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بیزدەی فەرموو خوای عەزەوەجەل دەفەرمێت من نیاز دەکەم دانیشتوانی سەرزەوی لەناو بەرم سزان بۆ دابارێنم، بەڵام هەرکە دەڕوانم بۆ ئادانکارانی ماڵەکانم ئەوانەی یەکتریان خۆش دەوێت لەبەر خاتری من، ئەوانەشی کە لە کاتی سەحەردا داوای لێبوردنم لێ دەکەن ئیتر واز دە و نیازەم دەهێنم و وازیان لێ دەهێنم. ئەی یاران وەرن با وابەستەی مزگەوتەکەی گەڕەکی خۆمان بین، چونکە فریشتەکان وابەستە دەبن پێمانەوە. دەی باگوێ بگرین بۆ گەورە زانای تابعین سەعیدی کوڕی موسەیب بزانین چیمان پێدەفەرموێت. ئەبوو حازم دەڵێ سەعیدی کوڕی موسەیب ڕەحمەتی خوای لێبێ دەیفەرموو مزگەوتەکان کۆمەڵی دۆست و وابەستەیان هەیە، ئەوانش کۆمەڵ و هاوڕێیان لە فریشتەکان هەیە کە هەر کاتێ نێن بۆ مزگەوت و دیار نەبن هەواڵیان نەپرسن و ئەگەر بزانن نەخۆشن سەردانیان دەکەن و ئەگەر پێداویستێکیان هەبێ بۆیان جێبەجێ دەکەن. ئێمە چۆن بۆ ناو کاروانە مبارەکەی ساڵحان دەشین لە کاتێکدا کە هاوڵان ئەگەر لە جێ بگاراناتەوە یان لە کارێ بوویناتەوە یەکەمین شوێن دەچوونە مزگەوتەوە و دوور کات نوێژیان دەکرد. ئەی من و تۆ یەکسەر بۆ ماڵەکانی خۆمان ناگەڕینەوە؟ زانای پایبەرز عامیری شەعبی ڕەحمەتی خوای لێبێ کە زانایەکی حەقبێژ و شۆڕژگێر بوو دژی ستەمەکانی حەجاج دەفەرمێت هاوڵان خۆیان لێ ڕازی بێ ئەگەر لە کارێک بوویناتەوە یەکەمین جێگا بۆی دەچوون مزگەوتەکان بوو. ئایا بە تاریکی شەو ڕۆیشتووی بۆ مزگەوت پێت هەڵکەوت بێت و سەرسمتت دابێت دەی مژدەت لێبێ ئەم فەرمودەیەت گرێتەوە. ئەنەسی کوڕی مالیک خوای لێ ڕازی بێ لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی مژدە بدەن بەو کەسانەی کە لە تاریکایی شەواندا بەرەو ماڵەکانی خوا دەڕۆن بەدەستکەوتنی ڕووناچی زۆر تەواو لە ڕۆژی قیامەتدا کە ڕووناچی لەوێ دەستی کەس ناکەوێت و وەدان قسەیە. برای مسلمانم ساڵح بوون وەرگتن لە زانکۆی ساڵحان نمرەی زۆر بەرزی دەبێ هەموو هەم و غەم و بیر و هۆشمان لە لای مزگەوت بێ و مزگەوت گرنگ بێت لە لامان، چونکە مزگەوت تاکە زانکۆیەکە بۆ بەرزی و هەڵکەوتنی مرۆڤەکان لە ژیاندا و تاکە مەوایەکیشە بۆ گەیشتن بە ڕازامەندی خوا و دەستکەوتنی بەهەشت. وە خواناسی مەزن ڕەبیئی کوڕی خەیثەم تەنها هەواڵی مزگەوتی پرسیوە لە میوانەکانی. سوفیانی کوڕی عوەینەر لە پیاوێکی هۆزی بەنی تەمیمەوە دەجێڕێتەوە کە دەڵێ چەند ساڵێک لە خزمەت ڕەبیئی کوڕی خەیثەمدا بووم، بە هیچ جۆرێ دەربارەی کاروباری ناوخەڵکی هیچی لێ نەپرسیوم مەگەر تەنها جارێک فەرمووی دایکت ماوە شارەکەتان چەند مزگەوتی تێدایە. کاروانی ساڵحان ئەو کەسانە وەرناگرێت کە پیر بوون و بە ساڵاچوون وان لێ بکات هاتوچۆی مزگەوت کەم بکەنەوە و زانای خواناس سوەیدی کوڕی غەفڵا دەستێکی قورسمان لەم بارەیەوە دەدات. وەلیدی کوڕی عەلی لە باوکیەوە دەجێڕێتەوە دەڵێ سوەیدی کوڕی غەفڵە ڕەحمەتی خوای لێبێ پیر بوو تەمەنی گەیشتبووە 120 ساڵ کەچی هاتوو چۆی مزگەوتی واز لێ نەهێنا بوو لە ڕەمەزاندا و لە نوێژی تەڕاویحدا پێش نوێژی بۆ دەکردین. ئەگەر مرۆڤ بەتەنها سەردانی مزگەوت بکات و لەوێ بواری باشی دەبێت بۆ زیاتر نوێژکردن و قورئان خوێندن و ذیکری و یادکردنی پەروەردگار. بەڵام ئەگەر بە 2 3 و زیاتر بچینە مزگەوت پێکەوە قسە دەکەن و
قورئان خوێندن و ذیکر و فکریان لەبیر نامێنێ و ئەموانێش پیا و ساڵح و زانای ئیسلام ضراری کوڕی حڕە پێمان دەفەرمێت. عەبدوڵای کوڕی ئەجلەح دەڵێت ضراری حڕەم ڕەحمەتی خوای لێبێ کاتێ لە ڕۆژی جومعەکاندا سەردانمان دەکرد پێی دەفەرمووین پێم خۆشە بە کۆمەڵ نین بۆ سەردانم بەڵکو خۆزگە یەک یەک دەهاتن بۆ لام و بۆ مزگەوت چونکە ئەگەر بە کۆمەڵ بێن لە ناویەکە قسە دەکەن بەڵام ئەگەر یەک یەک بێن ئەوە باشترە چونکە بواری خەتمکردن و ذیکرکردنی زیاترتان دەبێت. بەسە بۆ گەورەی مزگەوت و خۆشویستنی کە هەر کەسێ مزگەوتێک دروستکات خوای گەورە لە باشدا خانوویەکی شاهانەی بۆ دروست دەکات. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێ مزگەوتێک دروست بکات لەبەر خوا خوش لە بەهەشدا کۆشکێکی بۆ دروست دەکات. برای ساڵحم خوا ساڵحت کات جا دەستم بەدامێنت کە چوویتە مزگەوت جۆرێ لە بەنداتی ئەنجام بدا ئەگەر تااقەتی ئەوەت نییە عیبادەت بکەیت حەق وایە ڕۆڵە ڕۆت بۆ بکرێت و ئەمەش پیا و ساڵحی بەسرە پێمان دەڵێت. زانە و پیا و ساڵحی مەزنی بەسرە حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ چوو بۆ مزگەوت و لە پاڵ کۆمەڵێک کەسدا دانیشت کە عەڵقەیەکیان دروست کرد بوو لە ناو خۆیاندا قسەیان دەکرد گوێی بۆ شرکردن پاشان فەرمی ئەمانە لە عیبادەتکردن و خواناسی بێتاقەت بوون وایە لێ هاتووە قسەی دنیایی لە عیبادەت ئاسانترە لەلایەن وەرع و لە خواترسانیان کەم بۆتەوە بۆیە وا قسە دەکەن. هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە سەرمەشقی ساڵحانی ئومەتەکەمانن هەر کاتێ بەڵاو پێشاتەی خراپیان بەدی کرد بێت وەک هەوری ڕەشەبایتون هەورە بروسکەیان زەمین لەرزەیان ئاگر پرژێنیان لافاویان هەر شتێکی تر لەم شێوازە کە بۆنی تووڕەبوون و خەشم و پەروەردگاریان لێدێت هاوڵان زۆر ترساون و خێرات تاکە پەنان ماڵەکانی خوا بوو خۆیان دەگەیاندە مزگەوتەکان و تەوبە و داوای لێخۆشبوونیان لەخوا دەکرد و ئەمەش چەند نمونەیەکی سەرەتا سەرمەشقمان ئەنەسی کوڕی مالیکە. عەبدوڵای کوڕی نەزر دەڵێ لە سەردەمی ئەنەسی کوڕی مالیکدا خوای لێ ڕازی بێ دنیا تاریک بوو ڕۆژی ڕۆشن وەک شەوی تاریکی لێ هاتوو پاشەوەی دنیا ڕووناک بیەوە چوومە خزمەت ئەنەس و لێم پرسی ئەی باوکی حەمزە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم شتی وا ڕوویداوە لێتان ئەویش فەرمی پەنا بەخوا لەو سەردەمەدا ئەگەر بایەکی توندی شاڵی بکردایە هەموو بەپەلە بەرەو مزگەوت ڕامان دەکرد تا بزانین کاما زووتر خۆی دەخات بە مزگەوتەکەدا. لە سەردەمی زانەی خواناس و ساڵح عەلی کوڕی بەکار ڕەحمەتی خوای لێبێ هەورێکی ڕۆژ تێپەڕی بزانین چی فەرمووە لەو بارەیەوە. ئەبوو زەکەریای هەمەدانی دەڵێت لە خزمەت عەلی کوڕی بەکاردا بووین و لەو کاتەدا هەورێکی ڕۆژ تێپەڕی و منیش پرسیارێکی فەقهیم لێ کرد و ئەویش پێیوتم بێدەنگ بە تا ئەم هەورە تێدەپەڕێ ئەی ناترسی ئەم هەورە بەردی بێبێ و ببارێت بەسەرماندا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لە بەشی پێنجەمی کتێبەکەمان گەیشتین بە خاڵی دووەم ساڵحان نوێژی جەماعەت بە هیچ شتێک ناگۆڕنەوە. خوای گەورە عەزەوەجەل 5 کاتی داناوە لە شەو ڕۆژدا کە تیایدا مسلمان مواجهەی پەروەردگار بکات و قسە و ڕازی دڵی خۆی بۆ بدرکێنێ و خوایش بە جوانی جۆی بۆ دەگرێت و دەیکاتە دۆستی خۆی. بەڵام خوای عەزەوەجەل وای پێخۆشە کە ئەم دیمەنە گەورە و قەشەنگە لە ماڵەکانی خۆیدا ڕوو بدات وەک چۆن پاشا گەورەکانی دنیا حەز بۆ دەکەن لە کۆشکەکانی خۆیاندا سەردان بکرێن و ببیندرێن وەلله المەثل الأعلى. پیاوانی خوا و ساڵحان نوێژیان لە ماڵەوە و لەسەر بەرماڵ ناکەن بەڵکو لە مزگەوت و لەگەڵ براکانیان بە دەستە جەمعی دەستنە خزمەت خوای خۆشەویست و ڕازی دڵیانی بۆ دەدرکێنن. فەرمون خوشکان و برانی عاشقانی ئەم کاروانە مەزنا بابزانین گەورە زانا و پیاوچاکی ئیسلام سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێ چۆن لەم ئاەتەی قورئان گەیشتووە و چۆنی لێکداوەتەوە. خوای گەورە لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله. لا تفسير ئەو ئاەتە پیرۆزەی قورئاندا کە دەفەرمێت پیاوانێکی ڕاستەقینەی خواهن کە بازرگانی و کڕین و فرۆشتن لە ذیکر و یادی خۆیان ناکات. سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت کڕین و فرۆشتن دەکەن بەڵام هەرگیز واز لە نوێژەکانیان ناهێن و لە مزگەوتەکاندا و بە جەماعەت ئەنجامی دەدەن. ئازیزانم چێ هەیە پێی بڵێ فڵان کارم بۆ ئەنجام بدا لە ماڵەکەی خۆتدا 1000 دینارت پێدەدەم بەڵام ئەگەر لە ماڵەکەی مندا ئەنجامی بدەیت 27000 دینارت پێدەدەم. ئایا ژیرمەند و تێگەیشتوان کامیان هەڵەبژێرن؟ ئەمەش پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لا فەرمودەیەکی صحیحدا ڕوونی کردوتەوە. عەبدوڵای کوڕی عومەر خوای لێ ڕازی بێ لە پێغەمبەری خواوە دەجێڕێتەوە کە فەرموویەتی
نوێژێک لە مزگەوتدا و بە جەماعەت ئەنجام بدرێت 27 نمرە لەوە بەرزترە کە بە تەنها و لە ماڵەوە ئەنجام بدرێت. نوێژی جەماعەت یەکێکە لەو 5 شتە گەورەیەی کە هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم خوایان لێ ڕازی بێ هەرگیز وازیان لێ نەهێناوە و بەڵکو لە هەموو کات و وەزعێکدا دەستیان پێوەگرتووە و دەبێ ئەو 5 شتە کامانە بن. پێشەوە ئەوزاعی زانای مەزنی خاوەن مەذهەبی فقهی تایبەت دەفەرمێت 5 شت 5 ڕەوشت هەیە هاوڵان خۆیان لێ ڕازی بێ لەگەڵ تابعیندا هەرگیز وازیان لێ نەهێناون. یەکەم نوێژە جەماعەتەکان، دووەم شوێنکەوتنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، سێیەم ئاوەدانکردنەوەی مزگەوتەکان، چوارەم قورئان دەورکردنەوە، پێنجەم و کۆتایی جیهاد و جەنگ لە پێناوی خوادا. هەرگیز لە کاروانی ساڵحاندا جێگات نابێتەوە و ناوت تۆمار ناکەن ئەگەر نوێژەکانت بە کۆمەڵ و لە مزگەوتدا ئەنجام نەدەیت و ئەگەر نەشت توانی دەبێ بە پێی توانا پێ لە مزگەوت نەبڕیت. ئەجینا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگر دەنێ بە ماڵەکەتەوە و دەیسووتێنێ پەنا بەخوا و خانوەکەت بەسەردا دەتەپێنێ. ئەبوو هوڕەیرا دەفەرموێ خوای لێ ڕازی بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی سوێندم بەو کەسەی گیانی منی بەدەستا هاتووە بە خەیاڵمدا کە فەرمان دەربکەم بڕۆن دار ببڕن و بیهێن و منیش کەسێک ڕاست پێرم بەرنوێژی خەڵکی بکات و خۆشم بڕۆم ئەو دارانە بەرم ماڵی ئەو کەسانە بسووتێنم بەسەریاندا کە لە نوێژی کۆمەڵ دوا دەکەون. جابرا و خوشکانم دەستم بە دامێنتان تا گەنجن و لەشساغن و مەجالتان زۆرە نوێژی جەماعەتی زۆر بکەن چونکە پیری و نەخۆشی و بێمەجالی لەو دنیا ئاڵەپڕ لە نەشوەی ئیمانیەتان دەکات و توانای هات و چۆی مزگەوتان نامێنێ. سەیری خواناس و ساڵحی بەسڕە شەدادی مەجزوم بکەن و بزانن لە کاتی نەخۆشی گوڵیدا چ داخێکی دووری مزگەوتی هەیە. مخەلەدی کوڕی حوسەین دەڵێ پیاوێک هەبوو لە بەسڕە پێیان دەوت شەدادی مەجزوم دووچاری نەخۆشی پێز بووە گولی ئیتر نەیتوانی تێکەڵی خەڵکی بکات. کاتێ حەسەنی بەسڕی و هاوڕێکانی چوون بۆ سەردانی و پێیان وت ئێستا حاڵت چۆنە؟ وتی زۆر باشم بەڵام خەفەتی ئەومە کە قورئان خوێندنی شەوانم لە دەست دەرچووە و ئاواژ لە جێگەدا کەوتوم و شکر ئازارم نییە بەڵام بەداخی ئەوەم کە ناتوانم ئامادەی نوێژی جەماعەت ببم. کاروانی ساڵحان کۆمەڵێ مسلمانی وای تێدایە نە نەخۆشی و نەپیری و نەتەمەن و بەساڵاتچوون ڕێیان لێ ناگرێت لە ئامادەبوونی بەردەوامی نوێژەکان لە مزگەوتدا و بە جەماعەت و لەم بوارەشدا گەورە سەرمەشقمان ڕەبیعی کوڕی خەیثەم دەرسێکی کاریگەرمان دەدات تا لە نوێژی کۆمەڵ خۆمان دوانەخەین و تەمەڵی نەکەین. ئەبوو حەیان لە باوچیەوە دەجێڕێتەوە و دەڵێ ڕەبیعی کوڕی خەیثەم ئیفلیس بوو دوو کەس دەچوونە ژێرباڵی و دەیانهێنا بۆ مزگەوت بۆ نوێژی کۆمەڵ. هاوڕێکانی پێیان وت ئەی باوچی یەزید تۆ خوار ڕێگەی داوید لە ماڵەوە نوێژ بکەیت. ئەویش دەیفەرموو ئاخر خۆ ڕاست دەکەن بەڵام من جێم لە بانگ بێژە دەڵێ وەرن بۆ نوێژ وەرن بۆ نوێژ واگەر لە هەر گوێتان لێبوو بڕۆن بەدەمیەوە ئیتر با لەسەر ئەژنۆکانتان بڕۆن یان بەگا گۆڵێکش بووێت. جا دەستم بەدامێنتان برای مسلمانم لە نوێژی جەماعەت خۆت دوامەخە تا لێ دەبنەوە ئەو جا بڕۆی چونکە دڵنیابە بە چەندێ لە جەماعەت دوا بکەویت ئەوەندە لە کاروانی ساڵحان دوا دەکەویت و نانگریتەوە ئەوان زۆر سەریع و خێران ئاگادار بە. یەکێ لە عەبدوڵڵا مەزنەکانی ئیسلام عەبدوڵڵای کوڕی عومەر خوای لێ ڕازی بێ دەفەرمێت ئێمە هەر کەسێک لە نوێژی ئیشا و بەیانیان دیار نەبوایە گومانی خراپمان پێدەبرد کە نەوەک بوو بێت بە دووڕوو و منافق. سبحان الله براکانم خوشکەکانم لەوانەیە باوەڕ نەکەن ئەگەر بڵێم عامری کوڕی عەبدوڵڵای کوڕی زوبەیر خوای لێ ڕازی بێ لە سەرمەرگدا هاواری کرد بمبەن بۆ نوێژی کۆمەڵ بمبەن اینجا ئەوانیش بردیان. مصعبی کوڕی عەبدوڵڵا ئەڵێ عامری کوڕەزای زوبەیری کوڕی عەوام خوای لێ ڕازی بێ لە سەرمەرگدا بوو گیانی دەدا و دراوسەی مزگەوت بوو. لەو کاتەدا گوێی لە بانگ بوو وتی هەڵم سێنەوە و دەستم بگرن با بڕۆین بۆ نوێژی جەماعەت. وتیان بۆ خاتری خوا تۆ زۆر نەخۆشی و ئەویش فەرمووی یانی گوێم لە بانگ و وێژی خوا بێت و نەچم بەدەمیەوە. ئەوانیش ناچار بوون چوونە ژێرباڵی و بردیان بۆ مزگەوت و لە نوێژی مەغریبدا بوو لە ڕیزەکاندا وەستاندیان و یەک ڕکعەتی لەگەڵ ئیمامدا خوێند و پاشان گیانی پاچی بە خوای خۆی سپارد هەزاران ڕەحمەت بۆ گیانی پاکت ئەی کوڕەزا خوا ناسەکەی زوبێری کوڕی عەوام.
ئەمەش ئەعمەشە ڕەحمەتی خوای لێبێت تەمەنی لە 70 ساڵ تێپەڕیوە کەچی تاو تەمەنە ئەڵڵاه ئەکبەری ئیمامی لەدەست نەچوە و یەک نوێژی نەجێڕاوەتەوە. وەکیە مامۆستا مەزنەکەی ئیمامی شافعی دەڵێ ئەعمەش ڕەحمەتی خوای لێبێ تەمەنی لە 70 ساڵ نزیک بووبیەوە ئێستاش نەمدی نوێژێشی بە جەماعەت بفەوتێ و دوایی بەتەنها بیکاتەوە. ئەمەش عومەری کوڕی خەتابە خوای لێ ڕازی بێ پرۆگرامی ژیانی خواناسمان بۆ دیاری دەکات بەوەی کە پێش ئەوەی ببیت بە کەسێکی شەو نوێژگەر هەوڵدەی نوێژەکانت بە کۆمەڵ و لە مزگەوتدا ئەنجام بدەیت. شیفای کچی عەبدوڵڵا بەدایکی سولەیمان ناسرا بوو ژنێکی هۆزی عادی بوو. دەڵێ عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ لە دوای نوێژی بەیانی هات بۆ ماڵمان و بینی دوو کەس خەوتون. فەرمووی ئەمە چی ئەم دوانە خەوتون؟ نوێژی بەیانیان بە جەماعەت نەکردووە لەگەڵماندا؟ دەڵێ وتم ئەی ئەمیری باوەڕداران شەو لەگەڵ خەڵکی نوێژ و تەڕاویحیان کردووە و ماندوو بوون بۆیە خۆیان نوێژیان کرد و خەوتون. عومەر فەرمووی دەی من ئەگەر نوێژی بەیانی لە مزگەوتدا و بە جەماعەت بیکەم زۆر لەوە پێم خۆشترە کە هەموو شەوەکە تا بەیانی شەو نوێژ بکەم واتە نوێژی جەماعەتی بەیانیم بفەوتێ. باوکانی خۆشەویست و دایکانی بەڕێز خوای گەورە بتان خاتە ناو کاروانە پیرۆزەکەی ساڵحانەوە هەر بەخۆتەوە مەوەستە و هەموو کوڕەکانت لەگەڵ خۆتدا بەرە بۆ نوێژی کۆمەڵ و ئەگەر یەکێکتان دەمەڵی کرد یان بە شتێکەوە خۆی خەری کرد لێ قبول نەکەیت چونکە لە ڕیزی ساڵحان دەکرێتە دەرەوە. ئەموانێش عەبدولعەزیزی کوڕی مەڕوان باوکی عومەری کوڕی عەبدولعەزیز دامان دەدات و با پەندی لێوەربگرین تخوا. عومەری کوڕی عەبدولعەزیز منداڵ بوو لە یەکێ لە نوێژەکاندا لە جەماعەت دواکەوت ئەوەش بەهۆی قژداهێنەرەکەیەوە بوو دوای خست. کاتێ ساڵحی کوڕی کیسانی مامۆستای لێی پرسی چی دوای خستی لە نوێژی جەماعەت؟ ئای عومەر. عومەری ژووتی قژداهێنەرەکەم قژی چاک دەکردم لەو کاتەدا. ساڵح پێی فەرموو یان قژداهێنانێک خۆشەویستتر بوو لەلات لە نوێژی جەماعەت؟ و بۆ ئەو مەبەستە نامەی ناد بۆ باوکی و ئاگاداری کرد. ئەویش خێرا کەسێکی نارد و پێیوت هیچ قسەمەکە تا سەری عومەری کوڕی سفر نەکەیت. ئەی شوێن کەوتوانی محەممەد صلى الله عليه وسلم ئەگەر خواتان خۆش دەوێ و چاوەڕوانی کاریا و باخەکانی بەهشتن بیان و مهێننەوە بڵێ ناپڕژیم خەوبەرم نادا دەوامم هەیە میوانم زۆرە یان نەخۆشم یا چاوم کەس بە و یان بەڵام سەیری عەبدوڵای کوڕی مەکتومی نابینا بکە. عەمری کوڕی ئەبی مەکتومی نابینا خوای لە ڕازی بێ دەڵەوتم ئەی پێغەمبەری خوا من کەسێکی نابینام و ماڵەکەیشم دوورە لە مزگەوتەوە و کەسێکی وایشم نییە دەستم بگرێت ئایا بۆم هەیە لە ماڵەکەی خۆمدا نوێژەکانم بکەم؟ پێغەمبەری ئازیزمان صلى الله عليه وسلم فەرمووی ئایا گوێت لە بانگا؟ وتی بەڵێ. فەرمووی دەی شک نابم ڕێگات پێ بدرێت بۆ نەهاتن بۆ مزگەوت و بۆ نوێژی جەماعەت. جا خۆشکان و برایان دەستم بەدامێنتان ئاگاد لە دڵە پڕ لە ئیمانەکەت بێت با دووڕووی نیفاق ڕووی تێ نەکات. فەرموو لەگەڵ هەندێک لەو نیشانانەدا کە پێشەوای گرۆی بەشەر ڕوونی کردوتەوە. پێغەمبەرمان محەممەد صلى الله عليه وسلم ئاگادارمان دەکات لە هەندێک نیشانەی دووڕوان کامانن. سڵاوکردنیشیان جنێ و نەفرەتە، خواردنیان داگیرا و حەرامە، غەنیمیان ئەو شتانەیە لە جەنگەکاندا دەیشارنەوە، نزیکی مزگەوتەکان نابنەوە مەگەر بەکەمی نزیکی نوێژی جەماعەت نابنەوە مەگەر پاش سەلامدانەوەی ئیمام. نانکرێت لەگەڵ خەڵکیدا و خەڵکیش لەگەڵیان نایکرێ. بە شەو تا بەیانی دەخەون وەک تەختە ڕادەکشێن و لە ڕۆژیشدا وەک کەر دەزەڕێنن. بەسە بۆ ئەو کەسانەی خوای گەورە چاچان بۆ دەکات و نوێژەکانیان بە جەماعەت دەکاتە نسیب کە بێترز ئەتوانی فتوا بدەیت کە ئیمانیان دامەزراوە و دڵیان پڕە لە باوەڕ. ئەبوو سەعیدی خودری خوای لێ ڕازی بێ لە پێغەمبەری خواوە صلى الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی هەر کاتێک کەسێکتان بینی بە بەردەوامی واتە هەر پێنج نوێژەکە و لە هەموو سەردەم و کەش و هەوا و زروفێکدا دەهات بۆ مزگەوت بۆ ئەنجامدانی نوێژەکانی لە مزگەوتدا و بە جەماعەت ئەوە شایەتی بۆ بدەن کە کەسێکی باوەڕدارە و ئەوە نییە خوای گەورە دەفەرمێت تەنها ئەو کەسانەی ماڵەکانی خوا ئەوەدان دەکەنەوە ئەو کەسانن کە باوەڕی ڕاستەقینە و جێگیری ناو دڵیان هەیە بە خوای گەورە و هاتنی ڕۆژی دوایی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەڕێزان و خۆشەویستان گەیشتین بە بەشی شەشەمی کتێبەکەمان زانا ساڵحەکان ئابەم جۆرە بوونە خۆی لە 12 خاڵ دەبینێتەوە. برای ساڵحم خوشکی ساڵحم
ئەگەر بەردەوام دەخوێنیتەوە وانەی شەرعی دەخوێنیت بۆی ببیت بە شارەزایەکی باش لە ماینە پاکەدا کارێکی زۆر مەزن و گەورەیە بەڵام لە بەرنامەی ئیسلامدا زانابوون گرنگ نییە بە ئەندازەوەی کە زانایەکی ساڵح و خواناز بیت ئەو کاتە گوێ بە وتەکانت دەگیرێت و لە لای مسلمانان خۆشەویست دەبیت و باشتر دەبیتە سەرمەشق و چاوت لێ دەکرێت لە هەموو هەڵس و کەوتێکتدا تەنانەت لە پێکەنین و ڕۆیشتن و هاتن و هەڵسان و دانیشتنیشتدا دەیفەرموو با پێکەوە سەردانێکی دیوەخانی زانە ساڵحەکان بکەین و بزانین چۆن بوون و چۆن پەرژینی زانست و زانیاریان کردووە بە کۆمەڵی ڕەوشی جوان و ناوازە و بەڕاستی سیفەتی العالم و ڕەبانیان بە باڵای خۆیاندا بڕیوە لەوانە خاڵی یەکەم زانایان و ساڵحان علم وەردەگرن بۆ کردەوە پێکردن جعفەر دەڵێت مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خۆی لێبێ دەفەرموێت زاناگەر کردەوە نەکات بەو عیلمەی پێێتی ئەوە هەموو ئامۆژگاری وتار و نووسین و شارەکانی ناڕواتە ناو دڵەکانەوە و کار لە کەس ناکات وەک چۆن تکەی ئاو بەسەر بەردی سافەوە ناوەستێت و دەتکێتە خوارەوە برای زانام ئەگەر یەکی هات بۆ ماڵتان بۆ سەردانیکردن و ئاسەواری قیامەتی بە ماڵ و حاڵتەوە نەدی ئەوە پەنا بەخوا زانست و عیلمەکەت بەزایەداوە و ئەموانەیەش لە لای مالیک بخوێنە زۆر بەباشی زاناخوانەسەکەی شاری بەسڕە مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خۆی لێبێ دەفەرمێت زانای ڕاستەقینە و زانایە کە ئەگەر ڕێت کەوتە ماڵەکەی و لە ماڵ نەبوو تۆش چاوێکت بە ماڵەکەیدا جێڕا و بەرماڵێکی داخراوت بینی و قورئانێک و مەسینەی دەستنوێژگرتنەکەی لا گۆشەیەکی ماڵەکەیدا دانرا بوو ئەوە ئاسەوار و شوێنەواری قیامەت لەو ماڵەدا بەدی دەکەیت زانای خواناس پێشەوەی قسە و ئامۆژگاریت بە وتەکانی بۆ بکات بەکردەوە جوانەکانی چەندان دەرست دەدات و ئەمەش زانایەکی خواناز بۆمان دەردەبڕێت عەبدوڵای کوڕی بەشیر دەڵێ پیاو کاتێک لە حضوری زانای خواناز مامۆستایی و سەختیانیدا دەبێت ئەوەندەی لە هەڵسوکەوت و کردەوەکانیەوە پند و ئامۆژگاری وەردەگیرێت زۆر زیاترە لەوەی کە لە قسە و گوفتارەکانیەوە وەری دەگریت باسەرێک لە خەلیفەی دووەمی خواناس و زانا عومەری کوڕی خەتاب خوای ڕازی بێت و لە نزیک مینبەرەکەیەوە گوێی بۆ بگرین و بزانین چۆن وەسفی ئەو کەسانە دەکات کە وتیان پێچەوانەی کرداریانە و ناوێکی سەیری لێ ناون ئەبوو عوسمانی نەهدی دەڵێ لە عومەری کوڕی خەتابم بیست خوای لە ڕازی بێت لەسەر مینبەر وتاری دەدا و دەیفەرموو دەستم بەدامێنتان لە دووڕووی زانا پێیانوت ئاخر چۆن مرۆڤی منافق زانا دەبێت ئەویش لە وەڵامدا فەرمووی قسەی جوان و ڕاست دەکات بەڵام کردەوەی ناشیرون و بۆگەن دەکات جا برای زانام ئەم کۆڵە زانست و زانیاری تۆ خوای گەورە پێی بەخشیوت نەکەی کارێکی وا بکەی لێت بسەنێتەوە ئەزانی بەچی لێت دەسەنێتەوە دەی با سەرێک بدەین لە گەورە زانای کوفە و یەکێک لە عەبدوڵڵا مەزنەکانی ئیسلام بزانە چیت پێ دەڵێت عەبدوڵای کوڕی مەسعود خوا لێ ڕازی بێت دەفەرمێت من وا دەزانم ئەو کەسەی کە عیلم و زانستی بیر دەچێتەوە لەبەر هیچ شتێک نییە تەنها لەبەر ئەوە نەبێت کە گوناهێکی ئەنجام داوە ئایا گوێت لە ئیبن عەباس بووە کە باسیەوە دەکات هەندێک لە زانایان خوا و فریشتەکان و ساڵحان خۆشیان دەوێن دەبێت کام جۆرە زانا بن سوفیانی کوڕی عوەینا دەجێڕێتەوە و دەڵێ لە عەبدوڵای کوڕی عەباسەوە پێمان گەیشتووە خوای لە ڕازی بێت کە فەرموویەتی هەڵگرانی علم و عیرفان ئەگەر مافی تەواویان لە وەرگرتن و کارپێکردن و بەخشیندا پێ بدایە وەک ئەوەی پێویستە ئەو کات خوا و فریشتەکانی و ساڵحانی ئومەت خۆشی دەویستن و خەڵکە عامەکەش سام و هەیبەتیان لێ دەکردن بەڵام عیلمیان بۆ دنیا خۆری بەدەستێنا بۆیە لە لای خوا بێزرا و لە لای خەڵکیش بێسام و هەیبەت بوون ئەمەش ئامۆزا شیرینەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و زاوا نازدارەکەیەتی خوای لێ ڕازی بێت لاوتەیەکی کورت و پڕ لەمانادا باسی ئەو زانانە دەکات کە کردەوە ناکەن بە زانستەکەیان و بەڵکو پێچەوانەکەشی دەکەن عەلی کوڕی ئەبوو تاڵیب خوای لێ ڕازی بێت دەفەرمێت دوو جۆر لە خەڵکی پشتی منیان شکاندووە یەکەم زانایەکی سنوور بەزێنی گوناهکار و حەرام خۆر دووەم نەزان و نەشارەزایەک بیەوێت بەندایەتی و خواناسی بکات یەکەمیان کار بە زانستەکەی ناکات سوودی نییە بۆ خۆی و دووەمیش عیلمی پێ نییە و نازانێ بە چ شێوەیەک خواناسی ڕاستەقینە ئەنجام بدات و دەکەوێتە دایان ناشەرعیەوە جۆرەها بیدعەیەوە
ئەمەش ئەبوو دەردایە هاوڵە زانەکەی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم و مامۆستای وڵاتی شام بزانین لە ڕۆژی قیامەتدا خەمی چیەتی جگەل لە خەمی کردەوە نەکردن بە ئیلمەکانی. ئەبوو دەردا خوای لێ ڕازی بێت مامۆستا و پەروەردەکەری وڵاتی مەزنی شام دەیەوێت تێمان بگێنێت و پێمان بگێنێت کە زانینی بێکردەوە زۆر ترسناکە و لێپرسینەوەی سەختی لەسەر و دەفەرمێت من لەوە ناترسم کە لە ڕۆژی قیامەتدا پێم بڵێن ئەی عەمرە بچکۆڵەکە ئایا کردەوەت بۆچی نەکرد بەو شتانەی نەتدەزانی بەڵام لەوە دەترسم پێم بڵێن ئادەی بزانین کردەوەت کردووە بۆ شتانەی زانیاریت هەبووە پێیان. خاڵی دووەم لە زانستدا تێربوونیان بۆ نییە ساڵحان. زانست دەریایە و هەر کەسێک بڵێ من تەواو پێیم پێ بردووە و ئیتر پێویستیم بە کەس نییە تاوانم پێ بڵێتەوە و شت نەماوە من نەیزانم ئەوە ئەو پەڕی نەزانی و تێنەگەیشتنی ئەو کەسانە دەگەیەنێت چونکە عیلم لە تەمەنی مرۆڤ زیاترە و دەبێت تا مردن هەوڵی وەرگرتن و دەستخستنی بدرێت. ئەمەش پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم کە چۆن لە فەرمودێکدا ئەموانەیە فێری زانایان دەکات و دەفەرموێت بە دوای دەستخستنی زانست و زانیاریدا بڕۆن و دەستی خۆتانی بخەن هەر لە کاتی منداڵی ناو بێشکەوە تا کاتی پیری و قەبرەکە. زانا و خواناسی سەرمەشق ئەیوبی سەختیانی ڕەحمەتی خوای لێبێت ئەم فەرمودەیە لە ژیانیدا بەکردەوە دەسەلمێنێت. بزانین چۆن. حەمادی کوڕی زەید دەڵێت ئەیوبی سەختیانی ڕەحمەتی خوای لێبێ هەتا مرد هەر هەوڵی دەستخستن و پەیداکردنی زانستی دەدا کەچی لاوانی مسلمان هەر کە کۆلێژی تەواو کرد یان فەقێ مۆڵەتی زانستی خستە گیرفانی ئیتر ئامادەنیە لە بوارە جیاجیەکاندا کتێب بخوێنێتەوە و گوێ بۆ کەس بگرێت شتی پێ بڵێتەوە. ئەمەش سەفیری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ وڵاتی یەمەن معاذی کوڕی جەبەل خوای لێ ڕازی بێت لە کاتی سەرمەرگ و گیان سپاردنیدا فەرمووی ئەی خوای پەروەردگارم تۆ چاک چاک دەزانی من لەبەر ئاو و جۆگە ڕاکێشان و نەمام ناشتن حەز بە دنیا و مانەوەت ناکەم تیایدا بەڵکو لەبەر ڕۆژووی ڕۆژە گەرمەکان و بەکارهێنانی کاتەکان لە خواپەرستیدا و چۆکدادان لە خزمەت زاناندا لە هەڵقەی زیکرەکانیاندا حەزم لە دنیا کردووە. جا برای ساڵحم ئەگەر پێت دەکرێت تا سەرمەرگیش هەر کتێبت پێبێت و بیخوێنەرەوە و چاوێت لە سەهل بکە. ئەبوو بەکری بەسڕەی دەڵێ چوومە خزمەت سەهلی کوڕی عەبدوڵڵا و مەڕەکەب و قەلەمم بەدەستەوە بوو. فەرمووی چییە؟ فەرموودە دەنووسی؟ وتم بڵێ. فەرمووی ئەگەر دەتوانی تا ئەو ڕۆژەی دەگەیتەوە حودوری خوا ئەم شتانەت پێبێت وا بکە واتە بەردەوام زانست کۆبکەرەوە و ماندوو بە. ئەمەش گەورە و سەرمەشقی ساڵحانی بەغدایە عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ بێت کاتێک بۆ سەردان دەڕواتە بەسڕە هەواڵی زانایەک دەپرسێت تا بچێتە حودوری و سوودی لێوەربگرێت. محەممەدی کوڕی ئیسا دەڵێت عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ بێت سەردانێکی شاری بەسڕەی کرد پێیانوت سەردانی چێ دەکەیت واتە چێ ماوە لە زاناکان کە شانیەوە بێت تۆ لێوەربگریت؟ فەرمووی ئیبن عەوف ئەچم بۆ لای و لە ڕەوشتی کەڵک وەردەگرم لە هەڵسوکەوتی سوود دەبینم. زانان هەر بۆ نەوە ساون بستنە خزمەتی گەورە زانایان و شتیان لێوە فێر بن بەڵکو گوێیان بۆ گەنجانێکش گرتووە کە ئەو قسانەی ئەوان بۆیان دەکردن ئەو زووتر بیست بووی بەڵام نەیدەدا لە ڕووی. یعقوبی کوڕی عەتا دەڵێ جاری وا دەبوو کەسێک فەرمودێکی بۆ باوکم دەجێڕایەوە کە باوکم لە ئەو باشتر لەبەری بوو کەچی زۆر بە وردی گوێی بۆ شل دەکرد و منیش خۆم پێ نەدەگیرا و بە کابرام دەوت باوکم ئەم فەرمودەی بیستووە. باوکیشم هاواری کرد و پێیگوتم بێدەنگ بە کوڕی خۆم. کاتێک پیاوەکە ڕۆیشت باوکم ڕووی تێکردم و پێیگوتم کوڕی خۆم بۆچی باوکت لە بەرچاوی میوانەکان دەخەیت؟ خۆ من ئەم فەرمودەیەم وەختێ لەبەر بوو کە باوکیشی لەدایک نەبوو بوو. عەکریمە دەڵێ ماوەی 40 ساڵ خەریکی کۆکردنەوەی زانست بووم و من لەبەر دەرگا فەتوام دەدا و ئیبن عەباس لە ژوورەوە دانیشتە بوو. خاڵی سێم شەونێژیان بەردەوام بۆ ساڵحان. شەونێژ کارێکی زۆر گەورە و گرانە بۆ خوای گەورە لەسەر ئومەتی ئیسلامی فەرز نەکردووە بەڵکو سنەتێکی گەورە و پڕ لە خێرە و نوری ناوچاوی ئیماندارە. بەڵام دەتوانم بڵێم بۆ زانایان و بانخوازان زۆر زەرورە و نزیکە لەوەی لەسەریان فەرز بێت چونکە کارەکەیان زۆر قورس و گرانە و کاری قورسی پێغەمبەرانە و جێگری پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم لە گەیاندنی پەیامی بەرزی ئیسلام و پێشەوایەتی کردنی لەسەر فەرز دەکات. خدای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا. سورة الإسراء آياتي 79.
واتە شەوانە شەونێژ بکە و تیایدا قورئانی زۆر بخوێنە چونکە نزیکە پەروەردگارت لە دوا ڕۆژێکی نزیکدا پلە و پایەکی بەرزت پێ بدات. ئەم ڕاستیەش لە لای زانایان زۆر ئاشکرا و فەرموون با بچینە خزمەت پیا و ساڵح و خاوەن مەذهەب ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لێ بێت بزانین چی بە قوتابیەکانی قورئان دەفەرمێت. ئەبوو عیسمەی کوڕی عیسامی بەیهەقی کە یەکێک بوو لە فەقیهانی بەردەستی مامۆستا ئەحمەد خۆی دەجێڕێتەوە دەڵێت شەوێکیان لە خزمەت مامۆستا ئەحمەدی کوڕی حەنبەلدا مامەوە و لەوێ خەوتم. لە پێش خەوتنمدا لە تەنیشتی جێگاکەمدا ئاوی دەستنوێژی بۆ دانام و کاتێ بۆ نوێژی بەیانی هات و سەیرێکی ئاوەکەی کرد دەبینێ بەکار نەهاتوە و خۆی ماوەتەوە بۆی دەرکەوت شەونێژم نەکردووە. فەرمووی سوبحان الله پاک و بێگەردی بۆ خوا شتی وا دەبێت کەسێک بە دوای عیلم و زانستدا بگەڕێت کەچی شەوانە لەگەڵ خوادا ڕاز و نیاز و وردی نەبێت. سەرمەشقی ساڵحانی شاری بەسڕە مامۆستا حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێت قوتابیانی قورئان دەترسێنێت لە گوناهکردن و دەڵێت گوناهیش دەبێتە بربەز لە ڕێگای مرۆڤدا کە بەهرەمەند بێت بە شەونێژ. شێخ حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێت ڕوو دەکاتە مسلمانان و دەفەرمێت پیاو کە گوناهێک دەکات بەهۆی ئەو گوناهەوە خوای گەورە لە شەونێژ مەحروم و بێبەشی دەکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لە بەشی شەشەمی کتێبەکەمان گەیشتین بە خاڵی چوارەم. ساڵحان هەز بە گرنگی کات دەکەن. کات زۆر سەریع و خێرا تێدەپەڕێت و دەڕوات و ناگەڕێتەوە بۆیە دەبێت هەموو خوشک و برایەکی مسلمان کات بە فیڕۆ نەدات و کات نەکوژێت و لاپەڕەکانی ڕۆژی قیامەتی بە سەیری تەلەڤیزیۆن و چەرەزات خواردن و ئەتاریکردن و پیاسەی ناوبازار پڕ نەکاتەوە. بەڵام بۆ عولەما و زانانی ئیسلام زۆرتر شوورەیە کاتەکانیان ڕێک نەخەن و بەشتی بەسوود پڕیان نەکەنەوە. ئەمەش دیسان پێشەوامان ئەحمەدی کوڕی حەنبەل فێرمان دەکات و بابزانین کاکە عەبدوڵای کوڕی چۆن باسی باوکی ئازیزیمان بۆ دەکات. عەبدوڵای کوڕی ئەحمەدی کوڕی حەنبەل دەڵێ باوکم لە هەموو کە زیاتر ئارامگر بوو لەسەر تەنیایی و هەرگیز کەس نەیدیوە بێهودە چوو بێت بۆ جێیەک مەگەر یان لە مزگەوت بینراوە یان بە دوای جەنازەیەکەوە بووە یان سەردانی نەخۆشێک بوو بێت و گەڕانی بازاری زۆر پێ ناخۆش بووە و بەکات کوشتنی زانیوە. هەر ئەم پیاوە ساڵحە مەزنەی گەڕەکی ئاعظەمیەی بەغدادی بواری نەداوە لە حەڵقە و دانیشتەکانیدا جگە لە باسی قیامەت و خۆشی و ناخۆشیەکانی هیچ شتێکی دنیایی تێدا باز بکرێت. زانا مەزنەکەی بواری فەرموودا ئەبوو داودی سەجستانی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت حەڵقە و دانیشتەکانی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لێبێت هەمووی باسی ڕۆژی قیامەت بوو و نازانم هەرگیز بۆ تەنها جارێک لە حەڵقەکانیدا باسی شتی دنیایی کردبێت. هەندێک لە خەڵکی بەتایبەت مامۆستا و مەلا و پێشەوە ئاینیەکان لە پیاسە و گەڕان و کاتکوشتنن کاتێک پێیان بڵێیت ئەوە چۆن کاتی ئەوەت هەیە دەڵێت ئیشەکانم کردووە و دەستم خاڵی بووە کەچی قورئان وا نافەرمێت بەڵکو دەفەرمێت هەر کاتێک پەرژاتان و دەستان خاڵی بوو بەستە ناو قوڵایی خواناسی و بەنداتیەوە هەروەکو خوای گەورە لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت فەئیذا فەرەغتە فەنصەب وإلى ربك فارغب. شوڕەی قاضیش ئەم وانەیە دەدات بە گوێی دراوسەکانیدا. زانای ناسراوی زمانەوانی ئاعمەش دەجێڕێتەوە و دەڵێت گوێم لە زانایان بووە دەربارەی شوڕەی قاضی دانجێڕایەوە کە جارێکیان هەندێک لە دراوسەکانی بینی بوو پیاسەیان دەکرد ئەویش بەسەر سوڕمان و پێی فەرموون ئەوە خەریکی چین وتیان مامۆستا ئیش و کارمان تەواو کرد و پیاسە دەکەین. ئەویش فەرمووی بەم شێوەیە فەرمانمان پێنەدراوە کە بێکار و دەست بەتاڵەکان ئاوا بکەن. ئەمەش سەلمانی فارسیە خوای ڕازی بێت ئامۆژگاری برایەکی هاوڵی دەکات کە تەمەن کورتە نەکەی خۆت خەریک بکەیت بەشتی لاوەچی و ناپێویستەوە بەڵکو سەلمانی فارسی خوای ڕازی بێت ڕۆژێک دەبینێەوە حوضەیفەی یەمانی خوای ڕازی بێت خەریکی ئیلم و عیرفان دەستخستنە ئامۆژگاری کرد و پێی فەرموو ئەی برای هۆزی عەبسی عیلم و زانستەکان زۆر زۆرن بەڵام لە بەرامبەردا تەمەن زۆر کورتە بۆیە هەوڵدا خۆت بەو زانستانەوە خەریک بکە کە سوودی بۆ ئاین و دینداریەکەت هەیە و خۆت بە زانستی ترەوە ناڕەحەت مەکە. ئەبوو دەردا هاوڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم و زانا و مامۆستا مەزنەکەی وڵاتی پیرۆزی شام ئامۆژگاری زانایان دەکات کە ئاگادار بن چونکە پاچێکیان بەدەستەوەیە و بەردەوام لە کەژی تەمەنی خۆیانی پێدەڕوخێنن. ئەبوو دەردا خوای ڕازی بێت دەفەرمێت ئەی ڕۆڵەکانی ئادەم تۆ لە چەند ڕۆژێک پێکهاتوویت لەگەڵ تێپەڕبوونی هەر ڕۆژێکدا کەمێ لە تەمەنت دەڕوات
ئەی ڕۆڵەی ئادەم عەلەیهی السەلام، تۆ لەو کاتەوەی لەدایک بوویت خەریکی ڕوخاندنی تەمەنی خۆتی، ئاگادار بە ئاگادار. عەبدوڵای کوڕی مەسعود هاوڵی مەزن و زانای فەرموودا خوای لێ ڕازی بێت، زۆر ڕقی لەو کەسانە بوو کاتەکانی تەمەن دەکوژن و بە هەلی نازانن تا کردەوەی جوانی تێدا ئەنجام بدەن. هەروەکو دەفەرمێت عەبدوڵای کوڕی مەسعود خوای لێ ڕازی بێت دەفەرمێت من ڕقم لە کەسێکی مسلمان دەبێتەوە کە ببینم دەستی بەتاڵە و نەبەکارێکی بە سوودی دنیاییەوە خەریکە و نەبەکار و کردەوەیەکی ڕۆژی قیامەتەوە. خاڵی پێنجەم زانایان و ساڵحان ڕێز دادەنێن بۆ زاناکانیان. جوانترین ڕەوشت کە زانا ساڵحەکان پێی دەناسرێنەوە ئەوەیە کە ئەو پەڕی ڕێز دابنین بۆ هاوکارانیان، ئای کە بەڵگەی ئیمانە و ئای کە بەڵگەی دڵسافی و دوور لە حەسوودی و کینە و ئای کە دوور لە فیزلی و خۆ بە گەورەزانینە. زانا خۆی بە بچووک بزانێت لە حوضوری برازانەکانی تریدا، بەڵام کە من ئەو جۆرە زانایانە فەقەلیل ما هم. ئەبوو هۆڕەیرە خوای لێ ڕازی بێت ئەم وانەیە فێری زانایانمان دەکات کە ئەگەر بە قەزایش بووە ڕێز بگرێنەوە بۆ برازانەکانیان. یانی چی قەزا؟ سەعیدی کوڕی ئەبی سەعید دەڵێ لە خزمەت ئەبوو هۆڕەیرەدا دانیشت بوون، لەو کاتەدا حەسەنی کوڕی عەلی کوڕی ئەبوو تاڵیب خۆیان لێ ڕازی بێت هات بۆ لامان و سڵاوی لێکردین و ئێمەش وەڵامماندایەوە، بەڵام ئەبوو هۆڕەیرە پێی نەزانی و پاش ئەوەی حەسەن ڕۆیشت پێمانوت ئەوە نەتزانی خۆ ئەوە حەسەن بوو هات بۆ لامان و ئەبوو هۆڕەیرەش بەپەلە هەستایە سەر پێ و شوێنی کەوت و گرتیەوە فەرمووی ئەی سەیدم ئەی گەورەم. پاشان من پێموت ئەوە پێی دەڵێیت گەورەم؟ ئەویش وەنووی لە پێغەمبەری خوان بیستووە صلى الله عليه وسلم کە دەربارەی حەسەن فەرمێتی ئەو سەید و گەورەیە. سبحان الله، کەی زانایانی مسلمانی ئەم سەردەما ئەم ڕەوشتە ڕەبانیە مەزنە دەگرنە بەر واز لە خۆ بەدڵبوون دەهێنن. دەی با سەرێک بدەین لە مامۆستا و ئامۆژگاری کاری قوڕەیش و بزانین تا چه ئاستێک ڕێزیان داناوە بۆ زانایان لە وەرزی حەجکردندا. هیشامی کوڕی سولەیمانی مەخزومی دەڵێ هەر کاتێک عەلی کوڕی عەبدوڵای کوڕی عەباس ڕەحمەتی خوای لێبێت بەهاتە مەکەی پیرۆز بۆ حەجیان عەمڕەکردن، سەرجەم مامۆستایانی قوڕەیش وانە و هەڵقەکانی خۆیانیان هەڵدەگرت و وازیان لە دەرزوتنەوە دەهێنا بە گورجی دەهاتە خزمەت مامۆستا عەلی و لە هەڵقەکانیدا چۆکیان دادەدا. ئەمەش لە بەڕێز و گەورەی و حورمەتی عەلی کوڕی عەبدوڵای کوڕی عەباس بوو. ئیتر لەو ماوەیەدا دانیشتایە دادەنیشتن و هەڵبزایە هەڵدەسان و بڕۆیشتایە دەڕۆیشتن بە دوایدا. بەو جۆرە ڕێزیان لێدەگرت تا لە شاری مەکەی پیرۆز دەچوە دەرەوە. تەمەن زۆر گرنگە، دەبێت زاناکان لەگەڵ یەکتردا بیخوێننەوە و پشتگوێی نەخەن ئەگەر تەنها یەک شەویش گەورەتر بێت. ئەموانێش لە خزمەت تەڵحەی کوڕی مەتغفەردا دەیخوێنین. گەورەزانەی موجتەهید لەیسی کوڕی سەعد دەفەرمێت ڕۆژێکیان لەگەڵ تەڵحەی کوڕی مطریفدا دەڕۆیشتم و لای کردەوە بۆ لام و پێی وتم بەس بم زانیایی یەک شەو لە من گەورەتری هەرگیز پێشت نەدەکەوتم. زانا خراپە دنیا خۆرەکان ئەگەر هەواڵی مردنی زانایەکی بران ببیسن خۆشحاڵ دەبن، چونکە ئیتر ئەو ناوی نامێنە و خەڵکی ڕوودەکەنەوە لای ئەم. بەڵام زانا ساڵح ڕەبانیەکان وانین و زۆر زۆر نیگەران و دڵتەنگ دەبن بە کۆچی دوای زانایەکی مەزنی ئیسلام. گوێبگرە بۆ ئەیوبی سەختیانی ڕەحمەتی خوای لێبێت بزانە چی دەکات. سفیانی کوڕی عوەینە ڕەحمەتی خوای لێبێت دەژێڕێتەوە دەڵێ ئەیوبی سەختیانی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت هەرکە هەواڵی مردنی زانایەک لە پەیڕەوانی ئەهلی سوننە و جەماعەت دەبیستم وا دەزانم ئەندامێک لە ئەندامەکانی لەشم قڕتاوە. جابری کوڕی عەبدوڵڵاه خوای لێ ڕازی بێت هەر هەواڵی کۆچی دوای عەبدوڵای کوڕی عەباس زانای مەزنی ئیسلامی بیست دەستەکانی کێشا بە یەکدا و فەرمووی ئای کە زاناترین کەس مرد، نەرمونیانترین کەس مرد و ئومەتی ئیسلام تووشی نەهامەتێک بوو بە مردنی کە چاکبوونەوەی نییە. ئەم ڕێز و حورمەت و پێزانینا خۆ تەنها لە نێوان ئەندامانی مەذهەبێک یان حیزبێک یان وڵاتێک یان هۆزێک نییە، بەڵکو ئەگەر لەوانەش نەبێت دەبێت هەر ڕێزی تەواوی بۆ دابندێت، چونکە خۆ خزمەتکاری ئیسلامی عەزیزمانە و ئەموانێش لە خزمەت ئەبوو جەعفەری سادقدا وەردەگرین کە ئیمام و پێشەوایەکی مەزنی ئاهلی سوننە و جەماعە بووە. ئێستا بەداخەوە شیعەکان لە باتی ئێمە شانازی پێوە دەکەن. عروەی کوڕی عەبدوڵڵاه دەڵێت لە ئەبوو جەعفەری سادقم پرسی ڕەحمەتی خوای لێبێت دەربارەی ڕووکەشکردنی شمشێر بە ئاڵتون، لە وەڵامدا فەرمووی بەڵێ دروستە کاتی خۆی ئەبوو بەکری سدیق شمشێرەکەی ڕووکەشی ئاڵتون کردووە. دەڵێ پێموت تۆ پێی دەڵێت سدیق، دەڵێ پێشەوە هەناسەیەکی قوڵی هەڵکێشا و پاشان ڕووی کردە قیبلە و فەرمووی بەڵێ سدیق بەڵێ سدیق بەڵێ سدیق و هەر کەسێک پێی نەڵێ سدیق خوای گەورە نە لە دنیا و نە لە قیامەتدا سدیقی ناکات. ئەمەش عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەحمەتی خوای لێبێت
یاسای ڕسمی خۆی دەشکێنێت بۆ ڕێزلێگرتن لە زانایەکی موسڵمان و ڕێگەی دەدات بێتە ژوورەوە کە ڕێگەی بە کەسی تر نەداوە لە هاوڵەکانی بچێتە ژوورەوە بۆ لای. زانای پایبەرز زیادی مەولای ئیبن عیاش لەگەڵ کۆمەڵی لە هاوڕێکانیدا دێتە خزمەت ئەمیری باوەڕداران عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێت و لە دەرەوە لەبەر دەرگا دەوەستێت و عومەریش ڕێگای ئەو دەدات بەتەنها کە بچێتە ژوورەوە و زیادیش لە خۆشیاندا بیری چوو سڵاوی لێ بکات وەکو ئەمیری باوەڕداران. تەنها وتی سڵاو لە عومەری کوڕی عەبدولعەزیز و پاشان بیری کەوتەوە خێراوتی سەلامی خوا لە ئەمیری باوەڕداران و عومەریش فەرمی سڵاوەکەی یەکەم جارت زیانی نەبوو بۆم. پاشان وەک ڕێزێک بۆ ئەو زانایە عومەر لە جێگای بەرزەکەی خۆی هاتە خوارەوە و لەسەر زەویەکە دانیشت و فەرمووی عومەر زۆر لەوە گەورەترە کە ئەوەندە بێ ڕێز بێت لە سەروی زیادەوە دابنیشێت. زانە دنیا خۆرەکان ئەوانەی چوار دەورەی کورسی دەسەڵات لە لای دەسەڵاتداری نەخوێندەوار خۆیان دەکەن بە تاکانە زانای سەردەم و لە لای حاکمدا دەڵێن جگە لە خۆمان خەڵکی تر هەمووی فەریکە زانان و هیچ نازانن. بەڵام زانە ڕەبانیەکان وانین ئەگەر بچنە چڵەپۆپەی دەسەڵاتیش برا زانەکانیان لە یادە و دان بە فەضڵ و زانایی ژیریاندا دەنێن و عومەری کوڕی خەتابیش خوای لێ ڕازی بێت وابوو لەگەڵ عەلیدا خوای لێ ڕازی بێت. سعیدی کوڕی موسەیەب ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت عومەری کوڕی خەتاب کە خەلیفەی موسڵمانان بوو پەنای بە پەروەردگار دەگرت لە مەسەلەیەکی قوڵی شەرعی کە باوکی حەسەنی بۆ هەڵق نەکەوێ چارەسەری نەکات. واتە عەلی کوڕی ئەبوو تاڵیب خوای لێ ڕازی بێت زۆرێ لە زانە دنیایەکان بۆ دەناسێنەوە کە زۆر خۆشحاڵ دەبن کاتێک باسی زیرەکی و لێهاتووی کە وێنەیان بکەیت و دەڵێت ئەیوانی من زۆرم خوێندەوە و من گاڵتە نیم من لە ئەزهەر خوێندومە. بەڵام زانە ڕەبانیەکان بە بیستنی ئەو مەدح و پیا هەڵدانەنە قەڵز دەبن و یەکسەر ناوی زانایەکی تر دێنێ کە لە خۆی باشتر و زیرەکترە. خەیثەما لە باسی چاچی هاوڵاندا هێناویەتی لە زیادی کوڕی عەلاقەوە کە عومەری کوڕی خەتاب گەیشت بە پیاوێک و پیاوەکەش زۆر خۆشحاڵ بوو بەتیدنی عومەر. وتی ئەم پیاوە مەزنە باشترین کەسی ئومەتی ئیسلامە لە دوای پێغەمبەرەکەی. عومەر بە دارەکەی دەستی دایگرتەوە و لێیدا و فەرمووی درۆیە ئەبوو بەکری سیدیق لە منیش و لە باوکیشت باشتر و چاکترە. هەندێک لە زانان دنیا خۆرەکان زۆر خۆشحاڵ و کەیف خۆش دەبن و بزەی لێویان دێ کاتێ لە خزمەتیاندا بوەستن و پرسیاری لێ بکەن و داواکاری پێشکەش بکەن. بەڵام زانا ڕەبانیەکان وانین زۆر ئازار دەچەژن کاتێ ئەوان دانیشن و خەڵکی لە حوضوریاندا بوەستن و پێداویستیەکانیان بۆ بەرز بکەنەوە. ئەمەش وانەیەکی کاریگەرە حەسەنی کوڕی عەلی کوڕی ئەبوو تاڵیب پێمان دەبەخشێت. پیاوێک هاتە خزمەت ئەمیری باوەڕداران ئەحسەنی کوڕی عەلی خۆیان لێ ڕازی بێت وەرەقەیەکی پێدا کە پێویستیەکانی خۆی تێدا نووسی بوو. خێرا حەسەن فەرمووی نامەکەتمان خوێندەوە و پێویستیەکانت جێبەجێیە. هاوڕێکانی پیانوت ئەی کچە زای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی بۆچی نامەکەیت نەخوێندەوە بزانی چی داوا کردووە پاشان بۆی جێبەجێ بکەیت. ئەویش فەرمووی ترسی ئەوەم هەبوو لە ماوەیەدا کە سەیری نامەکەی دەکەم ئەو بەرامبەرم سەرشۆڕانە بوەستایە و هەستی بە زەلیلی بکردایە. زانە دنیایەکان بەتایبەت ئەوانەی دەوروبەری قەسر پێیان ناخۆش نییە کاتێک نەفامان غەیبەتی زانە ڕەبانیەکان دەکەن بەڵکو ئەمانیش زیاتری پێوە دەنێن و خۆشحاڵ دەبن. بەڵام زانا ڕەبانیەکان یەکسەر دەمکوتی ناحەز و غەیبەتکاران دەکەن و چاکە و فەضلی غەیبەتکرا و باز دەکەن فەرمونوانێک لە عەتای خوڕاسانی و وەربگرن. عوثمانی کوڕی مامۆستا عەتای خوڕاسانی ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ لەگەڵ جەنابی باوکمدا کەوتینە ڕێ بەرەو پایتەخت بۆ خزمەت هیشامی کوڕی عەبدولمەلیک. لە ڕێگادا پیاوێکی بە ساڵاتچوومان پێگەیشت بە سواری گوێدرێژەکەوە بوو کراسێکی کۆنی لەبەردا بوو لەگەڵ جوبەیەکی کۆن و مێزەرێکی شڕی بەسەرەوە بوو. منیش پێی پێکەنیم و بە باوکمت دەبێ ئەم عەرەبە دەشتە چێ بێت. باوکم وتی وست بە ڕۆڵە ئەمە سەرداری هەموو زانایانی حیجازە ئەمە مامۆسای عەتای کوڕی ڕیباحەیە ڕەحمەتی خوای لێبێ. کاتێک لێمان نزیک بیەوە باوکم لە وڵاخەکەی دابەزی و ئەویش لە گوێ درێژەکەی هاتە خوارەوە و دەستیان کردە ملی یەکتری و هەندێ مەسەلەی شەرعیان تاوتێ کرد و پاشان سوار بوونەوە. ئەمەش زانای خواناز عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ بزانە چۆن ڕێز لە زانایەکی وەک سەعیدی کوڕی موسەیەب دەگرێت لە کاتێکدا ئەم ئەمیری باوەڕدارانە و تەنها زانایەکە و بەس. جارێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز کەسێکی نات بۆ لای مامۆستا سەعیدی کوڕی موسەیەب تا لە مەسەلەیەکدا پرسیاری شەرعی لێ بکات. بەڵام پیاوەکە بە هەڵە تێگەیشت بوو پێیوت ئەمیری باوەڕداران نردوێتی بەدواتە. بەڵام سەعید هەرگیز نەچوە بۆ لای ئەمیر و خەلیفەکان بەڵام بۆ عومەر خێران نعلەکانی کردە پێی و کەوتە ڕێو. هەرکە عومەر بینی هاواری کرد داوات لێ دەکەم ئەی باوکی محەممەد بگەڕێەوە بۆ جێگاکەی خۆت تا نێردراوەکەمان پرسیارەکەت لەوێ لێر بکات چونکە من نەم نردووە بەدواتە بەڵکو ئەو بە هەڵەدا چووە بەڵکو ئێمە نردومان پرسیارێکی داوەریمان بۆ بکەی. خاڵی شەشەم
ساڵحان گونەه ناکەن خۆیان لە گونەه دەپارێزن. یەکێک لە سیما جوان و بەرزەکانی زانا ڕەبانیەکان ئەوەیە جڵەوی خۆیان دەگرن و گونەه ناکەن، چونکە جگە لەوەی خۆیان لێ دەڕەنجێ و دڵیان ڕەش دەبێتەوە لە ناو خەڵکیشدا سووک و ڕیسوا دەبن و لەوەش خراپتر خەڵکی چاویان لێ دەکات و وا دەزانن ئەو کارە دروستە بۆیە فڵان زانە دەیکات، بەو کارەش دەبن بە قودوەت و سوو سەرمەشقی خراپ بۆ مسلمانان. یەکێک لە قوتابیەکچەکانی بەردەستی زانایی لە خواترز ئەبی سەعیدی خەزازی ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت پرسیاری شەرعیم لێ دەکرد و لەو کاتدا خۆم بە جلەکانم پێچابیەوە و دیار نەبوو لێمەوە، بەڵام شیرینی و شەکانی وای لێکردم لە کونی قۆبچەی حیجابەکەمەوە سەیرێکم کرد و لێوەکانی بینی دەیجوڵاندن. کاتێک بینی سەیرم کرد بێدەنگ بوو فەرمووی شتێکی ناسروشتی ڕوویدا لەم ناوەدا. پێم بڵێ چی بوو؟ منیش ئاگادارم کرد کە سەیرێکم کرد لە ژێرەوە. ئەویش فەرمووی ئەی خوشکی خۆم، ئایا نازانی نەزەر حەرامە و ئەم زانستەی ئێمەش نابێت شتی حەرامی تێکەڵ بکرێت؟ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لە بەشی شەشەمی کتێبەکەمان گەیشتین بە خاڵی حەوتەم. ساڵحان نابنە داردەست و مفتی کاربەدەستەکان. یەکێک لە ڕەوشە جوان و خاوێنانەی کە زانای لە خواترس و ساڵحی پێدەناسرێتەوە ئەوەیە لە کاربەدەستە زاڵمەکان نزیک نابنەوە و نابنە داردەستیان و فەتوانادەن بە حەز و ئارەزوی سوڵتانەکان. بۆ هەموو هەڵەیەکی پادشاکان بەڵگەی دروستی ناهێننەوە و بە حەق و نەحەق نادەن بە مەلاملی خۆیاندا. لە مێژوو ئیسلامدا بەو زانانەی کە لە بەردەمی کاربەدەستاندا زەلیل و کڵۆڵن زانست و عیرفانیان سەرشۆڕ و بێنرغ دەکەن بۆ پارویەک نان یان لە ترساندا. پێیان وتراوە زانانی کۆشک و لەم سەردەمەشدا حکومەتەکان ناوی خۆشخۆشیان بۆ دۆزینەتەوە. ئەبوو حازم ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت تا زانایەکانی ناو بەنی ئیسرائیل لەسەر حەق و ڕاستی بوون فەرمانڕەوەکان پێویستیان کەوتوو بە زاناکان، بەڵام هەرکە زاناکان هەوڵی پەیداکردنی دنیایاندا لە لای فەرمانڕەوەکان ئیتر نرخیان نەما لەلایەن پێویستیان پێیان نەما و دەریان کردن و میلەتیش دەستیان دا تاوان و گوناهکردن، ئیتر سەرشۆڕ و تێکشکاو بوون. واگەر ئەو زانانەمان ڕێزی ئیلمەکەی خۆیانیان بگرتایە بێگومان فەرمانڕەوەکان هەیبەتیان لێ دەکردن. بەڵام زانا خواناسە ساڵحەکان لە کاتی پێویستدا لە دەرگای فەرمانڕەوەکان دەدەن. بۆ نمونە سەمیان لە یەکێک کردوێت ئەمان خێرا چوون بۆ کۆشکی کۆماری و لەوێ فەرمانڕەوەکانیان ئاگادار کردوتەوە لە دوا ڕۆژی ستەمکاران. عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ کاتێک ئەمیری شای مەدینە بوو پیاوێکی کردە زیندان لە ماوەی سروشتی خۆی زیاتری هێشتەوە لە زینداندا. بۆیە زانای پایبەرز چوە خزمەت عومەر داوای لێ کرد بەڕەڵای بکات و بەری بدات، بەڵام عومەر وتی شتی وا نابێت بەری نادەم تا دڵنیا نەبم لەوەی ناگەڕێتەوە سەرکاری پێشوو. مزاحمیش بە تووڕەیەوە پێیوت ئەی عومەری کوڕی عەبدولعەزیز من دەترسێنم لە شەوێ قیامەتی پێبێت و بەیانیەکەی ڕۆژی دوایی بێت من خەریکە ناوی تۆم بیر دەچێتەوە ئەوەندە وشەی ئەمیر ومتووە. ئەمیر وفەرمووی ئەمیر فەرمووی دەبیسم. عومەر دەفەرمێت بەڕاستی مزاحیم یەکەم کەس بوو لەو بوارەدا بە ئاگای هێنامەوە. فودایلی کوڕ عیاضیش ڕەحمەتی خوای لێبێت ئاگادارمان دەکاتەوە کە بۆ سامان یان شوورەت و پلەوپایە لە پادشا و فەرمانڕەوەکان نزیک نەبیتەوە، چونکە بەخشەکانی خوا لەناو دەبات. عەبدولسەمەدی کوڕ یەزید دەڵێ لە فودایلی کوڕ عیاضم بیست ڕەحمەتی خوای لێبێت دەیفەرموو تیاچوونی هەڵگرانی قورئان لە خۆیان ڕازی بن و بە خۆیان سەرسام بن و دەخیل نزیکی دەرگای فەرمانڕەوان مەکەوەرەوە، چونکە دەبێتە هۆی نەمانی بەخشەکان. پێیانوت ئەی باوکی عەلی یانی چی دەبێتە لابەری بەخشەکان؟ فەرمووی وا دەبێ مرۆڤی مسلمان خوا بەخششی خۆی پێداوە و پێویستی بە کەس نییە، بەڵام هەرکە چوە دنیای فەرمانڕەوەکانەوە و بینی کە خوا چۆن بۆی ڕشتون لە جۆرەها بەخششی گۆشک و تەلار و خزمەتکار ئیتر ئەو وەزعی خۆی لەلا کەم دێتەوە بەرچاو و خوایش دوای ئەو بەخشەکانی خۆی لێ دەسێنێتەوە. برای هەڵگری عیلم و زانست ئەزانی تۆ زۆر لە فەرمانڕەوا و بەرپرسەکان گەورەتری تۆ هەڵگری قورئان و کەشکۆڵی پێغەمبەرانی عەلەیهیمو السەلات وەسسەلام چەند ناشرینە شوورەیە لە بەردەرگای پاشا و فەرمانڕەوەکاندا بەسەر شۆڕی بوەستیت ئاخۆ بتکەنە ژوورەوە یان نا. ئەمەش قسەی من نییە بەڵکو وتەی پیاو ساڵحی مەسن بشری حافیە. حەسەنی کوڕی عەمر دەڵێت گوێم لێ بوو بشری حافی دەیفەرموو چەند قێزەون و ناشرینە هەواڵی زانایەک بپرسیت بڵێن ئەوە تا لە بەردەرگای ئەمیر داوەستاوە. خاڵی هەشتم لە چڵەپۆپەی نەرمونیانیدان پیاو ساڵحان و ساڵحان. نەرمونیانی بۆ هەموو کەسێک جوانە و کەس ناڕواتە ناو کاروانی مبارەکی ساڵحانەوە
تا لەسەرخۆ و نەرمونیان نەبێت و جڵەوی تووڕەیی هەڵچوونی خۆی بگرێت. بەڵام بۆ زانایان چەند قات پێویسترە، چونکە ڕەوشی پێغەمبەرانە و پێغەمبەران لە بەرامبەر نەفاماندا وەڵامیان نەبووە و خۆیان گرتووە و صفاتی عیباد الرحمانە و نابێت مسلمان لێی خاڵی بێت. هەروەکو خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت وعباد الرحمن الذي يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. سورة الفرقان آياتي 63. واتا خوای عەزەوەجەل دەفەرمێت یەکێک لە ڕەوشنەمەزنەکانی عیباد الرحمن ئەوەیە کە بە لەسەرخۆ و نەرمونیانی بەسەر زەویدا دەڕۆن و ئەگەر پێڕی نەفامانیش بە قسەی سووک و گاڵتەجاڕیەوە قسەیان لەگەڵ بکەن ئەمان دەڵێن سەلام عەلەیکم و وەڵامیان نادەنەوە. پێغەمبەری ئازیزیشمان صلی الله علیه وسلم داوا لە مسلمانان بەگشتی و زانا و پێشەواکان بە تایبەتی دەکات کە ڕەوشی نەرمونیانی لەدەست نەدەن، چونکە خوا و پێغەمبەرەکەی نەرمونیانیان خۆش دەوێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوو دەکاتە یەکێک لە هاوڵە نەرمونیانەکانی و پێی دەفەرمێت موژدەت لێبێت دوو ڕەوشی گەورە تێدایە خوا و پێغەمبەرەکەی خۆشیان دەوێت، نەرمونیانی و لەسەرخۆیی. ئەی برای زانام، ئەزانی ڕەوشی نەرمونیانی جلوبەرگە بۆ زانست و بەبێ ئەو بەرگە ئیلم و عیرفانەکەت ڕوت و قوت و بێنرخە ئەمەوتەی برات نییە، بەڵکو ئامۆژگاریەکی ئاڵتوونی هاوڕێیەک پێشکەشی هاوڕەکەی دەکات. عەبدوڵای کوڕی وەهەب لە عەمری کوڕی حارثەوە دەجێڕێتەوە کە هاوڕێیەک ئامۆژگاری هاوڕەکەی دەکات و پێی دەڵێت بزانە نەرمونیانی جلوبەرگە بۆ ئیلم و زانست و قەد نەکەی ئەو جلوبەرگە لەبەر خۆتدا بکەنیت و زانستەکەت ڕوود بکەیتەوە. ئەگەر گلەی ئەوە دەکەیت کە کەسێکی زۆر ژیر و عاقڵ نیت و ئیدارەی کارەکان نازانی بە ژیرانە بەریت بەڕێوە، دەی نەرمونیانی لەسەرخۆی ئەو بۆشاییت بۆ پڕ دەکاتەوە و زانیاریەکانت جێی خۆیان دەگرێت. ئەمەش ڕاستیەکەی لە دەمی زانا و پیاو ساڵحێکی فەڵەستینی دەچووە. حەسەنی کوڕی واقع دەڵێت زەمڕەی کوڕی ڕەبیعەی ڕەملی فەڵەستینی دەڵێ نەرمونیانی و لەسەرخۆیی لە عاقڵی زۆر مەزن و بەرزترە، چونکە خوای گەورە ئەو ناوەی بۆ خۆی هەڵبژاردووە، بەڵام دووەمی بۆ خۆی هەڵ نەبژاردووە. خاڵی نوێیەم ساڵحان هەمیشە دەم بە ذیکر بوون. وەیل بۆ ئەو زانایی کە لەخوا غافڵە و ذیکر و یادی ناکات. ئەی چۆن پەروەردەی ڕۆڵەکانی ئیسلام دەکات لەسەر ذیکر و یادی خوا و لەبیر نەکردنی پەروەردگار. ئەمەش مالیکی کوڕی دینارە ڕەحمەتی خوای لێبێ، زانا و پیا و ساڵ حەمەزنەکەی دەڤەری بەسڕێ و ئەزانی بچووکترین سزای خوای بۆ ئەو زانایانەی ذیکر و یادی خوا ناکەن چییە؟ دەیگوێ بگرە و بزانە چ سزایەکی دەرونی سەختی تۆش دەبێت. مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت لە هەندێک لە کتێبەکانی پێشوودا هاتووە کە خوای عەزەوەجەل فەرموویەتی سوکترین و کەمترین سزا بۆ ئەو زانای خۆشەویستی دنیا و پارە و پول و پلە و پایە دڵی داگیر کردووە ئەوەیە تام و شیرینی ذیکر و یادی خۆم لەناو دڵیدا دەردەهێنم. خاڵی دەیەم بەلێشا و ماڵ و سامان دەبەخشنەوە ساڵحان. پێشتر باسی ئەوم کرد کە ئادەمیزاد ناچێتە ناو کاروانی ساڵحانەوە تا بەردەوام خێر نەکات و لە پێناوی خوا پارە و سامان بەسەر هەژاراندا نەبەخشێتەوە. بەڵام ئەم ڕەوشتە بۆ زانان زۆر پێویسترە و نابێت زانا بەخیل و چروک بێت، چونکە پەیامی خوددا دەگەێنێت و پەیامی بەرزیش بە خۆڕایی و بێپارە ناگاتە خەڵکی. ئەوە پێغەمبەرە ئازیزەکەمانە صلی الله علیه وسلم کە پێشەوا و سەرمەشقی زانایانی مسلمانە و هەرگیز داوای شتێکی لێکرابێت نەیوتوە پێم نییە لە دەستمان نییە دەستم کورتە ئەی دەبێت چی فەرمووبێت با داواکاران. جابری کوڕی عەبدوڵڵا خوای لێ ڕازی بێت زۆر لە خزمەتی پێغەمبەردا ژیاوە و شارەزای وردەکاریەکانی ژیانی بووە و فەرمیەتی هەرگیز هیچ کەسێک داوای شتێکی لە پێغەمبەری خوا نەکردووە صلی الله علیه وسلم پێی فەرمووبێت نەخێر کەچی لە دەستمان نییە ئێمەش دەڵێن خوا بداتێ. ئای کە زانای ساڵح نین. زانا ساڵحەکان پارەی جیفانیان هەمووی بە مڵکی خۆیان نازانن، بەڵکو دەیکەن بە سێ کەرتەوە و یەک کەرتی بۆ خۆیان هەڵدەگرن و گوێبگرە بۆ ئەم چیرۆکە سەیر و سەرسوڕ هێنەرە و بە بەزانایەکی دەستبڵاوی خێرومەند. ئەبوو هوڕەیرە خوای لێ ڕازی بێت لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی جارێکیان پیاوێک بە ڕێگایەکدا تێدەپەڕی، لەو کاتەدا گوێی لە دەنجێک بوو لە هەورێکەوە هاواری دەکرد بڕۆ ئاوی باغی فڵان کەس بدا. هەورەکەش لایدا بەرەو دۆڵێکی بەردین و لەوێ باراندی و لە ڕێگای جۆگەکەیەوە هەمووی بەرەو باخێک ڕۆیشت و منیش دوای کەوتم. دەبینم پیاوێک بە خاکەنازێکەوە خەریکە ئاوەکە دەبات بەرەو درەختەکان. چوو بۆ لایی پێوت ئەی بەندەی خوا ناوت چییە؟
ناوەکەی خۆی پێوت هەمان ناو بوو کە لە هاورەکەوە بیستی ئەوی ژوتی ئەی بەندەی خوا ناوی منت بۆ چییە وتی گوێم لە پاڵا هەورێک بوو دەیوت بڕۆ باخی فڵان کەس ئاو بدە کە ناوەکەی تۆ بوو ئایا چی لەم باخە دەکەیت تۆ چیت و چی دەکەیت ئەوی ژوتی مادەم واتوت پێت دەڵێم من بەروبوومی ئەم باخە دەکەم بەستێ بەشەوە بەشێکی دەکەم بە خێر و دەیبەخشم بەسەر هەژاراندا و بەشێکیشی بۆ خۆم ماڵ و منداڵم هەڵدەگرم بەشێکی تریشی لە باغەکە سرف دەکەمەوە سەیری زانایەکی مەزنی وەک مەلالەیسی کوڕی سعد ڕەحمەتی خوای لێبێت کە چەند پارە و سامانی کەوتۆ دەدەست و هەمووی لە ڕێی خوا بەخشیوە و نەیهێشتووە ساڵ پڕکاتەوە لە لای و زەکاتی لەسەر فەرز بێت ئادەی مەلا بەڕێزەکانی ئەمڕۆ ئێوە دەتوانن وابن محەممەدی کوڕی ڕەمەح دەڵێ دەستکەوتی ساڵانەی لێسی کوڕی سعد ڕەحمەتی خوای لێبێت 8,000 دیناری ئاڵتون بوو بۆ تەنها جارێک نەیدێژ ساڵی بەسەردا بێت و زەکاتی بکەوێت زانا مەزنەکەی بواری فەرموودە کە ناوی ئەبوو شەهاب زوهری بوو پارە و پول لە لای زۆر بێنرخ بووە و وەک سەنێری حشتر بۆی ڕوانیوە عەمری کوڕی دینار دەڵێ کەسم نەدیوە ئەوەندەی ئەبوو شەهابی زوهری ڕەحمەتی خوای لێبێت دینار و درهەم لە لای بێنرخ بوو بێت وەک سەنێری حشتر ڕانوویەتی بۆ هەردووچیان سەیری محەممەدی کوڕی ئیدریسی شافعی بکە ئەی برای زانم کە خەڵکی لەناو کووردا بە مەلا ناوت دەبەن بزانە چۆن خێرومەندێک بووە نەک وەک تۆی مامۆسا و پێشەوا و مەلا کە لە وتارەکانتدا هانی مسلمانان دەدەی تا ماڵ و سامان ببەخشن و چروک نەبن کەچی بۆ تەنها جارێک خۆتیان نەبینی درهەمێک بخەیتە سەردەستی هەژارێک حمیدی دەڵێت جارێک ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێت لە ئێمەنەوە بە مەبەستی حەجکردن بەرەو کەعبەی پیرۆز دەڕوات و 20,000 دیناری ئاڵتونی پێدەبێت و لە دەرەوەی شاری مەکەدا چادرێک دادەکوتێت و نایەتە دەرەوە لێی تا هەمووی بەسەر هەژاراندا دابەش دەکات و هیچ بەخۆی ناهێڵێت حاڵ 11 ساڵحان لە غیرەت و بێریدا کەسیان پێناگات غیرەت و ئازایەتی بەشێکە لە پەیامی زانای مسلمان ئەگەر تیایدا نەبێت پەنا بەخوا کەڕ و لاڵ دەبێت لە بەردەم دەسەڵاتداراندا و لە ترسی گیانی خۆی یان لە ترسی بڕینی تیکەنانەکەی هەزاران ناحەقی لە وڵاتدا ببینێت فزە ناکات و باسی ناکات بگرە هەندێک لە زانانی قەسر وەک عەرەب دەڵێ یفتی بیما یەشتەهی المولک و ئەوستەم و گەندەڵ کاریانەی دەسەڵاتداران دەشەرعێنێت پەنا بەخوا بەڵام وەرن ئەی مامۆستایانی ئاینی پیرۆزی ئیسلام لە بەردەم سەرداری زانەکانی حیجازدا چۆکدا بدەن و وانێک لە غیرەت و بوێری بەرامبەر ئامۆژگاریکردنی دەسەڵاتداران بخوێنن سەرداری زانەکانی حیجاز تاووس ڕەحمەتی خوای لێبێت ئامۆژگاری ئەمیری باوەڕداران هیشامی کوڕی عەبدولمەلیکی دەکرد پێی دەوت لەخوا بترسە و خۆت بپارێزە چونکە تۆ بەتەنها دروستکراویت و بەتەنهاش دەمیریت و بەتەنهاش حەشر دەکرێت سوێن بەخوا ئەمانەی لەگەڵتان کەسیان لەگەڵت نان و لەم کاتەدا هیشام سەری داخست بوو بە چیلکەیەک زەویەکەی هەڵدەکەنی و دەگریا و کاتێک مامۆسا پشتی هەڵکرد بڕواتەوە پیاوێک دەوای کەوت و کیسێکی پڕ لە پارەی بۆ برد و پێیوت ئەمیری باوەڕداران ئەمەی بۆ نردوویت مامۆستایش فەرمووی من داوای پاداش ناکەم لەسەر ئامۆژگاری بەڵکو تەنها پاداشم لەخوا دەوێ واللهی قومێک ئاویشی نەخواردەوە لە لای ئەمیر حاڵی 12 کە خاڵی کۆتاییە لە بەشی شەشەمی کتێبەکەمان ساڵحان کارەکەیان زۆر بە گەورە سیر دەکەن و بە ئەهمیەتەوە دەڕوانن بە کارەکانیان هەندێک لە مامۆستا ئاینیەکان هەست بە گرنگی کارەکان ناکەن وا دەزانن تەنها بەرنوێژیکردن و وتارێکی هەینیە و بەس نەخێر بەڵکو بۆ ئەوی گەورەی و ترسناچی کارەکان بۆ دەربکەوێت و زۆر شیاوە سەرێک لە محەممەدی کوڕ و منکەدەر بدەن و گوێ بۆ بگرن بزانن لەم بارەوە چی دەفەرمێت سوفیانی کوڕی عوەینا دەڵێ محەممەدی کوڕی منکەدەر ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت زانای مسلمان سەفیری نێوان خوا و بەندەکانیەتی بۆیە دەبێت زۆر ئاگادار بێت کە لەو نێوەندەدا چۆن هەڵس و کەوت دەکات زانای مسلمان دەبینم باسی خوا و گەورەیەکەی دەکات کە چی مچرچێک بەخۆیدا نێت باسی جەهەنەم دەکات کە چی نیشانەیەکی ترسدە و سزا سەختەی پێوە بەدی ناکرێت و ناگری دەی جێگای خۆیەتی وانەیەکی گرنگ لە لای زانای ساڵح و خواناز هوزەلی بخوێنن تا دڵیان نەرم ببێت و چاویان پڕ ببێت لە ئاو ئەبوو هاڕون دەڵێ زانای گەورە ئیبن مەسعودی هوذەلی ڕەحمەتی خوای لێبێت وتاری بۆ دەداین و قسەی بۆ دەکردین و لەو کاتەدا ئەوەندە دەگریا و ئاو لە چاوەکانی داهاتە خوارەوە ڕیشی تاردەبوو ئیبن عەبدولبیر باسی هەندێک لە تابعین دەکات کە شەونێژیان بە فەرز زانیوە لەسەر بانخوازان و هەڵگرانی قورئان چونکە کارەکە زۆر ترسناکە خۆسازکردنی تەواوی دەوێت
ابن عەبدولبر دەربارەی هەندێک لە تابعین دەڵێ فتوایان دابوو کە شەونێژ لەسەر زانایان واجبە، ئیتر با زۆر کەمیش بێت بە ئەندازەی مەڕدۆشینێک هەرچەندە زۆرینەی زانایان لەسەر ئەوەن کە واجب نییە بەڵکو سونەتە. ترمذیش لە زانای مەزنی ئیسلام ئیسحاقی کوڕی ڕاهەویەوە دەجێڕێتەوە ڕەحمەتی خوا لێبێت دەفەرمێت لە ڕاستیدا شەونێژ لەسەر هەڵگرانی قورئان دانراوە و لەسەر ئەوان فەرز کراوە. زانای مسلمان وەکو خەڵکە عامەکە نییە کە وەک ئەوان پێ بکەنێت و بخەوێ و بگەڕێت و سوعبەت بکات و بێخەم لە قیامەت و ئاگری دۆزەخ و ئەو کاتە وتارەکانی زۆر وشک و بێگیان و بێکاریگەر دەبن و ناتوانن گوێگر ڕابچڵەکێنن. زانای پیاو ساڵح و خواناس وهەیبی کوڕی وەرد ڕەحمەتی خوای لێبێت سەرسامە لەو جۆرە زانە مسلمانە و دەڵێن نابێوا بن. محەممەدی کوڕی یەزیدی خۆنەیز دەڵێت وهەیبی کوڕی وەرد ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت سەرسام دەبم لە زانایە کە چۆن بێدڵی خۆی ناکات و پڕ بە لێوەکانی پێدەکەنێت لە کاتیدا دەشزانێت کە قیامەتێکی وای لە پێشە کە پڕیەتی لە ترسناچی و لێپرسینەوە و ڕێگای پێچ و پلوچ ئەمەی ود لە هۆش خۆی چوو. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. گەیشتین بە بەشی حەوتەم و کۆتایی کتێبەکە. ساڵحان ڕەحمەتی خوان لێبێت بە سێشتی ترسناک خۆشحاڵ دەبن و پێشوازیشی لێ دەکەن. یەکەم شەهیدبوون و گیانبەخشین بە پەروەردگار، دووەم ئێش و ئازار و نەخۆشی، سێەم مردن و گەڕانەوە بۆ لای پەروەردگار. شەهیدبوون و گیانبەخشین بە پەروەردگار هەر گەلێک بتوانێت دوا بکات لە ئەندامانی خۆی کە خۆیان جەخت بکەن و لە پێناوی بەها بەرزەکانیاندا خۆیان بەکوش بدەن. بێگومان ئەو گەلە دەبێتە گەلێکی ساماندار و سەرکەوتنی بەشی دەبێت. ئەمەش سەرداری مرۆڤایەتیە خۆی و ئاواتی شەهیدبوون دەخوازێت و بەکردەوە نیشانی هاوڵانی دەدات و وانەی گیان بەختکردن دەبێت چۆن بێت. ئەبوو هورەیرا ڕەحمەتی خوای لێبێت دەربارەی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم دەفەرمێت لە پێغەمبەری خوان بیست صلی الله عليه وسلم کە دەیفەرموو سوێندم بەو کەسەی گیانی منی بەدەستا لەبەر ئەوە نەبووایە کە پیاوانێکی زۆر لە مسلمانان دڵیان نایە لەگەڵم نێن و بۆ جیهاد و ئەگەریش بێن من چەک و تفاقم نییە بۆیان لەگەڵ هەموو سریەکدا کە لە پێناوی خوادا دەردەچن لەگەڵیان دەردەچوم. ئەی زانای شەریعەت کە لە ناو کورداندا بەمەلا ناسراویت، ئایا هەرگیز ئاواتت خواستووە بە شەهیدی یان ئایا هاتووە بە خەیاڵتدا ڕۆژێ لە ڕۆژان وەک پێشەوایەتی بەرنوێژی مسلمانان دەکەیت، ئەی بە هەمان شێوە دەبێت پێشەوایەتی جیهادی مسلمانان بکەیت لەگەڵیاندا چەک هەڵبگریت و تەقە بکەی دەگوێ بگرە بۆ پێغەمبەرەکەت صلی الله عليه وسلم. ئەبوو هورەیرا خوالی ڕازی بێت دەفەرمێت لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم بۆمان دەجێڕێتەوە کە فەرموویەتی سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستا ئاوەتە خواز بووم لە پێناوی خوادا بکوژرامایە و دیسان زیندوو بکرامایەتەوە پاشان لە پێناوی خوا دیسان بکوژرامایە و پاشان زیندوو بکرامایەتەوە پاشان بکوژرامایەتەوە و دیسان زیندوو بکرامایەتەوە و دووبارە بکوژرامایەتەوە. ئەی برای ساڵحم، ئەی خوشکی ساڵیحم، سەرمەشقانمان زۆر حەزیان بە شەهیدی بووە نەک هەر بۆ خۆیان بەڵکو ئاواتە خوازیش بوون جگەرگۆشەکانیان لە بەرەکانی جەنگدا لە ڕیزی پێشەوەی جیهاددا بوونایە. دەیگوێ بگرە بۆ ئەبی وائیل بزانە چی دەفەرمێت. ئەبوو جعفەر دەڵێت ئەبوو وائیل ڕەحمەتی خوای لێبێت فەرمیەتی کوڕێکم هەبێت و لە پێناوی خوادا بجەنگێت پێم خۆشترە لەوەی 100,000 دیناری ئاڵتونم هەبێت. خۆگەر لە سەردەمی تۆدا جیهاد و جەنگ لە پێناوی خوادا ئامادە نەبوو تا بەشداریان بکەیت خۆ هیچ نەبێت دەتوانیت لە دڵەوە حەزی لێ بکەیت و لەو پەڕی ڕاستگۆیەوە ئاواتی بۆ بخوازیت و لە خوا داوا بکەیت کە ئەو پلە بەرزت پێ ببەخشێت و شەهید ببیت و ئەمە شوانەیەکە و جێنشینە مەزنەکەی دووەمی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم فێرمان دەکات. ئەسلەم لە عومەری کوڕی خەتابە و خوای لە ڕازی بێت دەجێڕێتەوە کە ئەم نزایی کردووە فەرموویەتی ئەی خوای پەروەردگارم شەهیدیم لە پێناوی خۆتدا پێ ببەخشە و لە شاری پێغەمبەرەکەتدا گیانم بکێشە. هاوڵان خوایان لە ڕازی بێت پێشبڕچیان کردووە لە پێناوی دەرچوون بۆ جیهاد و کەس تااقەتی نەبووە لە مەدینەدا بمێنێتەوە لە ناو ژن و منداڵ و پەککەوتە و پیرەکاندا و کەچی شەهیدیش بە نسیبی براکانی تری بێت و لەم بارەوە پێم خۆشە گفتوگویەکی نێوان باوکو و کوڕێک باز بکەن کە چۆن هەردووچیان حەز ناکەن لە ماڵدا بمێننەوە. ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت
کاتێک پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم مسلمانانی خستە ڕێ بۆ جەنگی بەدر و لە هەموو خێزانێک فەرمی با پیاوێک جێبمێنێ بۆ سەرپەرشتی ماڵ و منداڵەکانیان. وەزەیدی کوڕی خەیثەمە خوای لە ڕازی بێت خۆی خستە ڕێ، بەڵام باوکی پێیوت کوڕی خۆم با من بڕۆم تۆ لەناو ماڵ و منداڵ و خێزانەکانتدا بمێنەوە. سعدیش شتی وای نەکرد و فەرمووی باوکە گیان ئەگەر مەسەلەکە دەستخستنی بەهەشت نەبوایە دەمبەخشی پێت، بەڵام من ئاواتم شەهید بوونە و تکام وایە ئەو ناوچەم لە پێناوی خوادا بێتە خوارەوە. لەوانەیە ناوی حەمەمەت نەبیست بێت، دەی ئەم پیاوە یەکێک بووە لە هاوڵە گیان لە سەردەستەکانی سەروەرمان صلى الله عليه وسلم و لە گۆڕەپانی جیهاد و لە ڕزگارکردنی شاری ئەسفەهاندا لە ئێران شەهید بووە. بزانین چیمان پێدە فەرموێت. حەمیدی دەڵێ پیاوێک هەبوو پیان دەوت حەمەمە و یەکێک بووە لە هاوڵەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم و لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا خۆی لە ڕازی بێت بەشداری ڕزگارکردنی ئەسفەهانی کردووە و بەخۆی وتووە ئەی خوای پەروەردگارم حەمەمە وا گومان دەبات کە حەز بە لیقای تۆ دەکات، دەی ئەگەر ڕاست دەکات بەو ڕاستی خۆی لەگەڵ بکەیت و شەهیدی بکەیت و ئەگەر درۆژ دەکات هەر شەهیدی بکەیت با پێشی ناخۆش بێت. ساڵحان چۆن حەز بە شەهید بوون ناکەن کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەربارەی ئەو پیاوەی بەسەر وڵاخەکەیەوە دەوەستێت و ترس دەخاتە دڵی دوشمنان چاکترین خەڵکانە لای پەروەردگار. مجاهید لە دایکی مبەشیر دەجێڕێتەوە لە پێغەمبەری خواوە صلى الله عليه وسلم کە فەرموویەتی چاکترینی خەڵکی پیاوانێکی مجاهیدە کە بەسەر وڵاخەکەیەوە دوشمن ئەتۆقێنێت و ئەوانیش ئەو دەترسێنن. زانا بەغیرەتەکەی ئیسلام سەعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خوای لێبێت ئەوەندە حەزی لە شەهید بوون کردووە لەگەڵ هاوڕێ و خۆشەویستەکانیدا پێکەوە نزایان کردووە و داوای شەهیدیان لە پەروەردگاریان کردووە. کاتێک ستەمکاری عراق حەجاج زانای بەغیرەت و تێکۆشەری دەستگیر کرد و کردیە زیندان و لە زیندان بە هاوڕەکانی فەرموو هەرچی سەیر دەکەم من دەکوژرێم، چونکە بابۆتان باز بکەم کە من و دوو هاوڕێم لە کاتی لەزەتی پارانەوەدا داوامان لە خوای گەورە کرد کە شەهیدیمان پێ ببەخشێت و دەی هەردوو هاوڕێکەم گەیشتنە ئاواتی خۆیان و شەهیدیان پێبەخشا، بەڵام من هەر چاوەڕێم وەک بڵێ لای وابووە لە کاتی شیرینی پارانەوەدا دوعا گیرا دەبێت. دیسان دەچینەوە خزمەت ئەبووائیل واتە شەقیقی کوڕی سەلەمە ڕەحمەتی خوای لێبێت، زانا و تێکۆشەر و مجاهید کە شتێکی زۆر سەرسوڕهێنەری کردووە کاتێک بانگ و سەدای جیهادی بیست بێت. عاصم دەربارەی ئەبی وائیل کە ناوی شەقیق بن سەلەمەیە دەڵێت مامۆستا شەقیق خانوێکی هەبوو لە قوڕ و قامیش دروستی کردبوو کە جێگەی خۆی و ئەسپەکەی دەبوویەوە، هەر کاتێک بڕۆیشتە بۆ غەزا ئەی ڕوخاند و دار و بەردووەکەی دەکرد بەخێر و کاتێک لە جەنگەکە دەگەڕایەوە وەک خۆی دووبارە دروستی دەکردەوە. چۆن بە ئاسانی دەگەینە کاروانی ساڵحان کە ئەوان بە پارەی خۆیان و بە نرخێکی زۆر گران تفاقی جەنجیان دەکڕی، ئیتر با زۆر زۆر گرانیش بوایە چونکە شەهیدی پێدەست دەخەن. سەدی دەڵێت عەمری کوڕی عەتەبە ڕەحمەتی خوای لێبێت ئەسپێکی چاچی گرانبەهای کڕی بۆ جیهادکردن کە 4000 درهەمی پێدا، کاتێ خەڵکی لی تووڕە بوون و وتیان زۆر گران کڕیوتە زۆرت پێیداوە. ئەویش لە وەڵامدا پێی فەرموون تەنها یەک هەنگاو کە ئەم ئەسپەم لە ڕێی خوادا هەڵیدەنێ لە لای من لە هەر 4000 درهەمەکە باشترە. تەنانەت خوشکانی خوا ناس و سەرمەشقانی ساڵی حەمان بەشداری غەزاکانیان کردو و ئیتر بە شۆرینی جلوبەرگی مجاهیدەکانیش بوو بێت. کولەیبی کوڕی ئیسا دەڵێ ئافرەتێکی خواناسە بوو ناوی زاجیلە بوو ڕەحمەتی خوای لێبێ، ماڵ و حاڵی خۆی بەجێ دەهێشت و بەرەو سنوورەکانی نێوان وڵاتی ئیسلام و ڕۆمەکان لە لوبنان بۆ ئەوەی جلوبەرگی ئەو مجاهیدانە بشوات کە لە پێناوی خوادا و بۆ ئەوەی نەوەک ڕۆمەکان دزە بکەنە وڵاتی ئیسلام و زیان بدەن لە لادێنشینەکانی ئەو ناوچە سنووریانە کە پێی دەوتێت ئەڕیباڵ. برای ساڵحەم سەیری ئەم دووبرایە بکە کە چەندە حەزیان لە شەهید بوونە، پۆشاکی ئاسنینی جەنگی ناپۆشن نەوەک نەکوژرێن و شەهیدیان بەنسیب نەبێت. عەبدوڵای کوڕی عومەر خوای لێ ڕازی بێت دەڵێت لە جەنگی ئوحوددا عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێت بە زەیدی برایوت پۆشاکە جەنگیەکەی من لەبەر بکە، ئەویش لەبەری کرد و پاشکەمێک دایکەندەوە و پێیدایەوە. عومەر وتی بۆچی نایپۆشی؟ زەیدی وتی منیش وەک تۆ حەز دەکەم شمشێر بمڕێت و شەهید بم. لە ڕیوایەتێکی تر داوتی منیش وەک تۆ حەزم لە شەهیدیە و هەردووچیان درعەکەیان بەجێهێشت. هەر ئەو عەمری کوڕی عەتەبەی کە ئەسپە گرانبەهاکەی کڕی و ئەمجارە دێتەوە لامان و کۆڕێکمان بۆ دەجێڕێت لە وتەیەکدا لەسەر خۆشەویستی شەهید بوون، با بزانین چیمان پێدەفەرمێت.
ئیمام ئەعمەش دەڵێت عەمری کوڕی عەتەبا ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت سێشتم لە خوای گەورە داوا کرد ئەویش دوانیانی بۆ هێناومەتە دی و چاوەڕێی سێمیش دەکەم یەکەم داوام لێکرد دنیام لەبەر چاو بخات و دنیا پەرستی نەکەم و ئێستا وام لێ هاتووە دنیا هەر چۆن بوەڕات گوێی نادەمێ دووەم داوام لێکرد توانای شەو نوێژم تێدا دروست بکات پێی بەخشیم سێمیش داوام لێکرد شەهیدیم پێ ببەخشێت و تکاو ئومێدیشم هەیە ئەویش بێتە دی چه هێناوی ئوەیسی قەرانی نەویست بێت ئەو پیاوە مەزنەی کە عاشقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوو بەڵام نەیبینی ئەو کەسەی کە برا سۆفیەکانمان زۆر ڕێزی لێ دەگرن و ناوی دەبەن دەی بابزانین لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا و لە ئازەربایجان و لە ناو غەزادا نەخۆش دەکەوێت و شەهید دەبێت عەبدوڵای کوڕی سالم دەڵێ چوین بۆ غەزا بۆ ڕزگارکردنی ناوچەی ئازەربایجان لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا خوای لێ ڕازی بێت ئوەیسی قەرانیشمان لەگەڵدا بوو لە کاتی گەڕانەوەماندا ئوەیس نەخۆش کەوت و ئێمەش هەڵمان گرت چونکە نەیدەتوانی بڕوات بەڕێوە لە ڕێگادا گیانی سپارد ئەمەش شمشێرە تیژەکەی پەروەردگارە خالیدی کوڕی وەلید خوای لێ ڕازی بێت کە لە دوای مسلمان بوونیەوە بەردەوام سەرکردایەتی سوپای وڵاتی مەزنی ئیسلامی کردووە و لە هەموو غەزاکانیشدا سەرکەوتنی پێبەخشراوە بزانین لە دوا ساتەکانی ژیانیدا خەفەت بۆچی دەخوات خالیدی کوڕی وەلید خوای لێ ڕازی بێت لە کاتی سەرمەرگدا ئەسەفی ئەوەی دەخواست کە بە شەهیدی ژیانی تەواو نەبووە و دەفەرموێت من بەشداری ئەوەندە و ئەوەندە غەزام کردووە هەموو لەشم بستێکی نییە کە شوێنەواری شمشێری یان تیرێک یان ڕمێکی پێوە نەبێت کەچی نەکوژرام و شەهید نەبووم لەسەر جێگا دەمرم وەک چۆن حوشتر ئەمرێت و دەیخوایە چاوی ترسنۆکان تێرخەو نەبێت عاشقانی شەهیدی لە ناو کاروانی ساڵحاندا بێچەن و چۆن وەردەگیرێن و قبول خاسیان بۆ هەیە چونکە گرانترین کاڵا و خۆشەویستترین شتیان کە گیانی شیرینیانە دەیبەخشن بە پەروەردگاریان بۆیە پیاوی سەرمەشقی کاروانە مبارەکەکە سڵەی کوڕی ئەسیەم ڕەحمەتی خوای لێبێت لێشێک لە غەزاکاندا کوڕەکەی لەگەڵدا دەبێت و پێی ناڵێت کوڕی خۆم تۆ شەڕمەکە نەوەک بکوژرێت بەڵکو بزانین چی پێدەفەرمێت سابتی بەنانی ڕەحمەتی خوای لێبێت باسی سیلەی کوڕی ئەسیەمی دەکرد ڕەحمەتی خوای لێبێت کە جارێک لە غەزادا لەگەڵ کوڕەکەیدا دەبێت و ڕوو دەکاتە کوڕەکەی و پێی دەڵێت ئای کوڕی خۆم بڕۆ پێشەوە بڕۆ پێشەوە بڕۆ پێشەوەی جەنگەکە بەڵکو شەهید ببیت و ئەو کاتە منیش لەسەر مردنی تۆ ئارام دەگرم و ناڕەحەتی ناکەم و پاداشتی خوام دەست دەکەوێت ئەو لاوە خوێن گەرمەی کردی بە شمشێرەکەیدا و ڕۆیشتە ناو جەرگەی شەڕەکە و شێرانە جەنگا تا شەهید بوو ئەو جا باوکیشی لەو لایەوە شەهید بوو کاتێک هەردوو جەنازەکەیان هێناوە بەردەستی خێزانەکەی کە ئافرەتێکی ساڵیحە و خواناس و خۆگر و بە ئارام بوو ناوی مەعادەت البەدەویە بوو ڕەحمەتی خوای لێبێت و ئافرەتانی موسڵمانان بۆ دڵنەوایی هاتن بۆ لای و ئەویش ڕووی تێکردن و فەرمووی یاخۆ بەخێر بێن ئەگەر بۆ پیرۆزبایی هاتوون لە شەهیدبوونی مێردەکەم و کوڕەکەم بەڵام ئەگەر بۆ مەبەستی تر هاتوون تکایە لە کوێوە هاتوون بگەڕێنەوە بۆ ئەوێندەر خاڵی دووەم ساڵحان پێشوازیان لە نەخۆشی و ئازار کردووە نەخۆشی زۆر ناڕەحەتە چونکە شتێک نییە بڵێ قەیناکە هیچ نییە خانوەکەت نەمێنێت دەچیتە کرێچی ئۆتۆمبیلەکەت لەدەست بدەیت بە پێ دەگەڕێت ئەگەر وەزیفەکەت لەدەست بدەیت نامریت لە برساندا بەڵام ئەگەر مرۆڤ نەخۆش بکەوێت هەموو ئەوانەی پێشووی دەچێت و خۆشی لە بەرچاو دەکەوێت بەڵام ئیسلام کاریگەریەکی سەرسوڕهێنەر بەسەر شوێن کەوتووە تێگەیشتوەکانیدا دەهێنێت و وایان لێ دەکات ڕقیان لە نەخۆشی نەبێت و لێی نەترسن لە ژیان نائومێد نەبن وەک چۆن ئەوروپیەکان کە نەخۆشی ترسناک دەگرن خۆیان دەکوژن یان داوا لە دکتۆرەکەی دەکات دەرزێکی ژەهری لێ بدات بەڵکو لەم چەند دەقەی دەهات و شتیوا گوێ لێ دەبێت کە سەرسام ببیت و لەو کاریگەریە مەزنەی ئیسلام لە مسلمانان دروستی کردووە لەرزووتا هەر کەسێک بە قورسی بیگرێت ئینشاء الله لە ئاگری دۆزەخ بەدوور دەبێت ئەمەش پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم تێمان دەگەێنێت لە کاتی سەردانی نەخۆشێکدا عایشەی دایکی باوەڕداران خوای لێ ڕازی بێت دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵی پیاوێکی پرسی کە جاران لەگەڵیدا دادەنیشت و فەرمووی ئەوە چییە فڵان کەس دیار نییە وتیان قوربان نەخۆشی لەرزوتای گرتووە فەرمووی دەی هەڵسن با سەردانی بکەین کاتێک چوونە لای دەستی کرد بە گریان و پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی مەگری ئەی لاو چونکە جوبرائیل پێوتم کە لەرزوتا بەشە جەهەنەمەکەی ئومەتی منە واتە لەوێ ناچێتە ناو ئاگرەوە لێرە دیویانە ساڵحان ڕەحمەتی خوایان لێبێت زۆر خۆشحاڵ بوون بە نەخۆشی
وەک چۆن خەڵکی بە خەڵات و دیاری دڵخۆش بوون. ئەمەش پێغەمبەرمان صلى الله عليه وسلم بۆمان باز دەکات. ئەبوو سعیدی خودری خوای لێ ڕازی بێت فەرمودەیەکی درێژ لە پێغەمبەری خواوە دەگێڕێتەوە دەربارەی نەهامەتیەکانی نەخۆشی و لە کۆتایی فەرمودەکەیدا فەرمووی ئەو پیاوە ساڵح و ئەو ئافرەتە ساڵحەی کە خوا نەخۆشیان دەدات بەسەردا خۆشحاڵ دەبن بەو دیاریە زۆر لە ئێوە زیاتر کە خۆشحاڵ دەبن بۆ خەڵاتێکتان کە بکرێت. بیسەرانی بەڕێز و خۆشەویست شتیواسەیتان دیوە نەخۆش بوون و ئازاریان زۆر بووە کەچی ڕازی نەبوون پێغەمبەری ئازیز صلى الله عليه وسلم دوعای چاکبوونەوەشیان بۆ بکات. جابری کوڕی عەبدوڵڵاه خوای لێ ڕازی بێت دەڵێت لەرزووتا ڕوخسەتی خواست هاتە خزمەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پێغەمبەریش فەرمووی ئەمە چییە؟ ئەویش من دایکی چارەسەرم. پێغەمبەریش صلى الله عليه وسلم فەرمووی بڕۆ ئەهلی قوبا توش بکە بەخۆتەوە ئیتراوانیش مەگەر خوا بزانێت چەند ناڕەحەت بوون پێوە و تاوان لێهات هاتنە خزمەت ئازیز و سکاڵای حاڵی خۆیان کردو. ئەویش پێی فەرموون خۆتان سەرپشک بن ئەگەر حەز دەکەن دوعاتان بۆ دەکەم خوا شیفاتان بدات و ئەگەر ئەشتانوێت با بمینێت و پاکتان بکاتەوە وتیان بۆ پاکمان دەکاتەوە فەرمووی بەڵێ وتیان دەی لێمان گەڕێ با پات چاک بینەوە و پاک بینەوە. ئەم پەروەردە ئیسلامیە جوان و ناوازەیە کە پێغەمبەری ئیسلام صلى الله عليه وسلم هاوڵانی لەسەر گۆش دەکرد کاریگەری خۆی بەجێهێش لەسەریان. ئەمە ئەبوو دەرداء زانامەزنەکەی وڵاتی پیرۆزی شام بزانین ئایا نەخۆشینی خۆشویستووە بۆچی نەخۆشی خۆشویستووە. ئەبوو دەردا خوای لێ ڕازی بێت دەفەرمێت نەخۆشیم خۆش دەوێت چونکە دەبێت هۆی سڕینەوەی گوناهەکانم. بۆیە ئێمەی کوردی مسلمانیش کاتێک سەردانی نەخۆشێک دەکەین دەڵێن کەفارەتی گوناهەکانت بێت. زانەی مەزن و پیاو ساڵە عەتای کوڕی ڕیباح ڕەحمەتی خوای لێ بێت لە ئەبوو هورەیرەوە دەجێڕێتەوە کە لەرزوتای خۆشویستووە بزانین لەبەرچی. عەتای کوڕی ئەبی ڕیباح دەڵێت ئەبوو هورەیرە خوای لێ ڕازی بێت فەرمیەتی هیچ نەخۆشیەکم ئەوەندەی لەرزوتا پێخۆش نییە چونکە ئازارەکەی بە هەموو جومگەکاندا بڵاو دەبێتەوە بەو بۆنەیەوە هەموو جومگەکانی لەشت لە پاداش بێبەش نابن. بەڕاستی سەید قوتب بەڕەحمەت بێت ناوێکی جوان و شایستەی لە هاوڵان ناوە و ناوی ناون جیل القورئانی الفەرید نەوەیەکی قورئانی ناوازە. ئەی ئەگەر ناوازە نەبن تا ئێستا مێژوو شتی وای بەخۆیەوە دیوە کە تاعون بە ڕەحمەت و بەخشش بزان و لێی نەترسن. دەیگوێ بگرە بۆ معادی کوڕی جەبەل خوای ڕازی بێت لە سەردەمی بڵاوبوونەوەی نەخۆشی تاعوندا چی دەفەرمێت. عەبدوڵای کوڕی ڕافع دەڵێت کاتێک هەردوو خێزانەکەی و هەردوو کوڕەکەی تووشی نەخۆشی تاعون بوون و بەو هێوە شەهید بوون خۆشی سەرەتای تاعون دای لە پەنجە گەورەی دەستی و ئەویش بەو پەنجەی دەگرت و ماتی دەکرد و دەیفەرموو خوایە ئەمە هیچ نییە بچووکە داوات لێ دەکەم زیادی بکەیت چونکە هەر تۆی بەرەکەت دەخەیتە شتی کەم و زیادی دەکەیت. تا وردە وردە گەورە بوو تا ئەو ساتەی شەهیدی کرد هەر دەیفەرموو ئەی خوای پەروەردگارم زۆرترین بەشی ئەم ڕەحمەتە بدە بەسەر بنەماڵەی معاذدا. ئافرەتانی ئەم ئیسلامەش هیچیان لە پیاوان کەمتر نەبوو لە پێشوازیکردن لە نەخۆشی و دەرد و بەڵا. لەم بوارەدا خوشکێکی وەک ئوم الئەسوەد ڕەحمەتی خوای لێ بێت دوانە بە ڕێبوارانی کاروانەکە دەڵێتەوە. وەکیا دەڵێت باوکم لە مەنسوورەوە بۆ جێڕامەوە کە ئافرەتێک هەبوو بە ناوی ئوم الئەسوەد ڕەحمەتی خوای لێ بێت نەخۆشیێکی گرت و قاچەکانی ئیفلیس بوون و لە جێگەدا کەوت. کچەکەی دەستی کرد بە گریان بۆ دایکیشی وتی خوای جان ئەگەر دەزانی خێری پێوەیە ئەم نەخۆشیم بۆم زیاد بکەیت. خوشکێکە ناسم لە هەڵەبجە دەچی کەمێک دڵی ئازاری هەبوو چوو چەندان عیادە و دکتۆر و ئەمسەر و ئەوسەری کرد تا بزانێت چیەتی. دکتۆرەکان وتیان نەخۆشی دڵت هەیە. ئیتر ئەو داماوە قەڵەمی دەست و ئەژنۆی شکاو تااقەتی پێکردن و قسە و ئیش و کار و ماڵداری نەما هەمیشە دەگریا چونکە لە قوتابخانەی ساڵحاندا ئەم وانەی نەخوێندبوو زۆر بێ ئارام بوو. بەڵام ئەو خوشکە و هەموو خوشک و برایەکی تریش دەبێت بچینە خزمەت وەقیع و چۆک دابدەین و وانەیەک لەسەر خۆشەویستی نەخۆشی و نەتەسان لێی بخوێنین. کاتێک ڕەبیعی کوڕی خەیثەمی سەوری قاچەکانی ئیفلیس بوون پێیانوت ئەی چۆنە چارەسەرێکی خۆت بکەیت. لە وەڵامدا فەرمی من ئەوە دەزانم چارەسەر شتێکی ڕاستە بەڵام من کەبیر لە نەتەوەکانی عاد و ثەمود و سەردەمەکانی نێوان ئەو دوانە دەکەمەوە کە جۆرەها ئێش و ئازار و نەخۆشیان تێدا بوو. هەروەک چەندان دکتۆر و حەکیمیان هەبوو کەچی نە دکتۆرەکان و نە نەخۆشەکان کەسیان نەمان و هەموو مردن. واتە ئیتر چارەسەر بە شتێکی خۆخەڵەتێنەر دەزانم. ئەی برای ساڵحی نەخۆش و ئەی خوشکی نەخۆش ئەگەر خوای گەورە نەخۆشێکی دا بەسەردا ئاگادار بە لە بەندایەتی خواناسیت نەخات و لە خواناسی سارد نەبیتەوە. ئەگەر گوێ لەم باسی ئوروەی کوڕی زوبەیری کوڕی ئەوان بگریت و لەوانەیە سوودێکی باشی لێ وەربگریت ئینشاءالله.
مەسلەمەی کوڕی محارب دەڵێ قاچێکی عروەی کوڕی زوبێر ڕەحمەتی خوا لێبێ تووشی نەخۆشی پوچەڵی بوو، واتە تووشی نەخۆشی سەرەتان بوو، ژێرپەنجە. دکتۆرەکان وتیان پێویستە ببڕێتەوە، ئەویش ڕازی بوو بڕیانەوە بۆی. بەڵام هەر ئەو شەوە وازی لە ویرد و شەو نوێژ و زیکرەکان نەهێنا و هەر لەسەریان بەردەوام بوو، هەروەک نەهێش کەس بیگرێت لە کاتی بڕینەوەی قاچەکانیدا. ئەمەش پیاوێکی ترە لە پیاوە ساڵحە سەرمەشقەکانی مێژووی ئیسلام و ناوی عەبدوڵای کوڕی عەباسە و پێغەمبەری عەزیز صلی الله عليه وسلم ناوی نابوو زانای ئومەتی ئیسلام، حەبر الئومە. سیر بکە چۆن ئامادەنیە چاوی نەشتەرگەری بکات و ئاوەکەی بۆ لابن ئەگەر لە تەنها یەک ڕکات نوێژ دوای بخات. سەماک دەڵێت ئیبن عەباس خوا لێ ڕازی بێت ئاوی سپی هات بەسەر چاویدا و توانای بینینی نەما. دکتۆرەکان ئەوانەی ئاوی چاو لا دەبەن و نەشتەرگەری بۆ دەکەن هاتن بۆ لای و پێیان وت وازمان لێبێنە با چاوت دەستکاری بکەین و ئاوەکەی بگرین، بەڵام بە مەرجێک 5 ڕۆژ نابێت نوێژ بکەیت. عەبدوڵڵا فەرمووی نەشتەرگەریم بۆ مەکەن، چونکە من ڕازی نیم تەنها یەک ڕکاتیشم بفەوتێت، چونکە من خۆم باسم کردووە بۆ خەڵکی ئەو فەرمودەی کە دەفەرمێت هەر کەسێک بە ئەنقەس یەک نوێژ نەکات ئەوە کاتێ دەگەڕێتەوە بۆ لای خوا عەزەوەجەل دەبینێت خوا لێی تووڕەیە لە ئەو پەڕی چلە پۆپەی نەخۆشیدا و لە سەرمەرگیشدا هەر خۆیان بەدوور دەکرن لە دنیا پەرستی و وەرگرتنی پارەی حەرام و ئامۆژگاری خەڵکی دەکەن. واتە پیاوێکی وەک عومەری کوڕی عەبدولعەزیز 100,000 دیناری ئاڵتون وەرناگرێت تا هیچ نەبێت دابەشی بکات بەسەر کوڕ و کچەکانیدا. لە کاتی نەخۆشی و سەرەمەرگیدا عومەری کوڕی عەبدولعەزیز بە مەسلەمەی ئامۆزای وتسەی کە مەسلەمە گەیشتومەتە چ حاڵێک و دنیا چی بەسەرهێنام. مەسلەمە ژووتی دەیفەرموو ئەوە 100,000 دینارە دەیبەخشم پێت و تۆش بۆ چێ وەسیەت پێ دەکەی لە دوای خۆت بیکە. عومەر فەرمووی ئەی مەسلەمە، ئەی بۆ شتێکی لەوە باشترت پێ نەڵێم، لە چێت سندووە بۆی بەرەوە و بیبەرەوە بۆ شوێنی خۆی. مەسلەمە ژووتی خوا لە باتی ئێمە پاداشی چاکت بداتەوە ئەی ئەمیری باوەڕداران، بەڕاستی بەهۆی تۆ دڵانێکی وشک و ڕق نەرم بوون و باس و خواسی ساڵحانت لە ناوماندا زیندوو کردەوە. حاڵی سێم، ساڵحان پێشوازیان لە مەرگ و مردن کردووە. مردن کارە ساتێکی زۆر ترسناکە، ڕووداوێکی زۆر دەگمەنە. بیر بکەرەوە برا خوشکانم، لە ماوەی چاوتروکانێکدا مرۆڤێک بەو گەورەیەی بێگجاری لەم دنیاەدا لەبەر چاومان ون بێت، بۆیە گەر لە ژیاندا خۆشترین حاڵیشمان هەبێت مادەم مردن کۆتاییەکەیتی بەسە کە تام و چێژی نەمێنێ. بەڵام بەلای شوێنکەوتوانی قورئانەوە مردن مانایەکی تری زۆر مەزنترە لەوەی شوێنکەوتوانی دنیا لێی تێدەگەن و ئیسلام تاکە بەرنامەیەکە کە توانویەتی ئەو کارەساتە ناخۆش و دژوارە لە بەرچاوی خەڵکی سووک و ئاسان بکات، وایان لێ بکات نەک هەر لێی نەترسن بەڵکو لە هەموو دڵێکیانەوە حەزیشی لێ بکەن. ئەمەش گەورەترین سەروەریە بۆ ئیسلام. ئەوە تا خوای عەزەوەجەل زۆر بە سووک و بێنرخ ئەم دنیایەمان دەخاتە بەرچاو. ئەزانی بۆچی؟ تا پشتی پێنەبەستین و دنیا پەرستی ڕوومان تێنەکات و دڵی پێخۆش نەکەین. وەک دەفەرمێت خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەی إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار. سورة غافر آياتي 39. واتا خوای عەزەوەجەل دەفەرمێت بەڕاستی ئەم ژیانەی دنیا خۆشی و سەفایەکی کاتیە و ژیانی ئەو دنیا و لە بەهەشتدا ژیان و خۆشی و کامەرانی هەیە بەبێ بڕانەوە و بەبەردەوامی. بۆیە پێشەواکەیشمان صلی الله عليه وسلم ڕووی دەکردە پەروەردگار و داوای لێ دەکرد کە لێی خۆش بێت و بیگەڕێنێتەوە بۆ لای هاوڕێ بەرز و بڵندەکەی کە پەروەردگاریەتی. عایشەی کچی ئەبوبەکر و دایکی باوەڕداران دەربارەی دواوەساتەکانی ژیانی ئازیزمان صلی الله عليه وسلم دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دواساتەکانی تەمەنیدا دەیفەرموو خوایە لێم خۆش ببە و بمگەڕێنەوە بمگێنە بە هاوڕێی بەرز و بڵندم. واتە خوای پەروەردگار دەیکەس هەیە لە چڵەپۆپەی حوکمڕانیدا ئەم داوایە لە خوای خۆی بکات؟ بەڵێ شوێنکەوتوانی ڕاستەقینەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەتوانن ئەو کارە قورسە بکەن، وەک یوسف پێغەمبەر عليه السلام بن کە لە خوا پاڕایەوە و فەرمووی توفني مسلما وألحقني بالصالحين. سورة يوسف آياتي 101. واتا خوای گەورە لەسەر زمانی یوسف پێغەمبەر عەلەیهی السەلام دەفەرمێت ئەی پەروەردگارم دوای ئەوەی بەرزترین دەسەڵاتت پێدام و توانای خەوپڕژینت پێداوم دەی من دڵم بە هیچیان خۆش نییە بەڵکو حەز دەکەم بە مسلمانەتی بمرێنی و بمگێنیتە پیا و ساڵحان. با پێکەوە ئەی خوشکان و برایانی ناو کاروانی مبارەکی ساڵحان سەرێک بدەین لە قوتابیانی یەکەمی ئەم ئیسلامە و بچینە خزمەت هاوڵانی گیان لەسەر دەستی پێغەمبەر و بزانین ئەم پەروەردە قورئانیە تا چ ئاستێک کاریگەری لەسەریان هەبووە و دنیایان لەبەرچاو بچووک بووە و حەزیان لە مردن بووە چونکە دەیانگەێنێتەوە بە پەروەردگاری عەزیزیان و پیا و ساڵحانی پێشخۆیان.
سەرەتا دەچینە خزمەت بانگوێژەکەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بیلالی حەبەشی خوای لێ ڕازی بێت بزانین لە سەرمەرگدا چۆن سەرزەنشتی خێزانەکەی دەکات و ناهێڵت بگری بۆی کاتێک بیلالی کوڕی ڕێباح خوای لێ ڕازی بێت لە سەرمەرگدا بوو مردنی نزیک بووبیەوە خێزانەکەی هاوار و سەڵای لێ هەستا و بۆی دەگریا و بەدەم گریان و فرمێ سگرشنەوەتی وای کە جێگای داخ و ئەسەفا بیلال جانی نەسپاردبوو لە هۆش خۆی چوو بوو بۆیە چاوی هەڵبڕی و بە هاوسەرەکەی خۆی فەرموو نەخێر وا مەڵێ بەڵکو وای کە جێگای سەفا و خۆشیە کە من دەمرم چونکە سبێنێ دەگەمە دۆست و خۆشەویستان دەگەمە و خزمەت محەممەد و هاوەڵان ئەبوو دەرداش شەیدای مردنە و سامی لێ ناکات لەبەرچی لە خۆشی چی دەمێ بردن چ خۆشیەکی لە خۆ گرت بێت بە ئەم پرسیارانە لەو هاوڵە مەزنەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بکەین ئەبوو دەردا خوای ڕازی بێت دەفەرمێت مردنم خۆش دەوێت و حەزم لێتی چونکە حەز دەگەم بگەمە خزمەت پەروەردگارم و لە ڕێگای مردنیشەوە ئاواتە خۆشەکەم دێتە دی ئەمینداری نهێنیەکانی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم هاوڵێکی بەڕێز بوو بە ناوی حوذەیفەی یەمانی خوای لێ ڕازی بێت ئەوەندە بێخەم بوو لە مردن لە سەرمەرگدا بە بەنی عەبسی فەرموو کفتان بۆ هێناوم دەی ئەگەر هێناوتانە نامێ قوماشی گران بەها بێت سڵاوی خوات لێ بێت ئەی حوذەیفە لە سەرمەرگیشدا ئیسراف و زیادەڕەویتان پێ ناخۆشە ئەبوو وائید دەڵێت کاتێک حوذەیفەی یەمانی خوای لێ ڕازی بێت کاتی سەرمەرجی هاتە پێشەوە و ئێمەش لەگەڵ کۆمەڵێک لە خزمانی بەنی عەبسدا چوینە لای ئەویش لێی پرسین ئێستا چ کاتێکە وتمان ناو جەرگەیشەوە هاواری کرد پنا دەگرم بەخوا لە بەرەبەیانیەک کە بەرەو ئاگرم برن پاشان فەرمی کفنتان بۆ هێناوم وتمان بەڵێ فەرمووی کفنی گران بەهام بۆ نەهێنن چونکە ئەم هاوڕێیەتان ئەگەر لە لای خوای پەروەردگار پلە و پای باشی بێت ئەوە جلوبەرگەکەی بۆ دەگۆڕێتەوە بە جلوبەرگێکی باشتر هۆگەر وا دەرنەچوو ئەوە کفن و مفنی لا دەبەن و ڕووتی دەکەنەوە ئەمەش ئیبراهیمی نەخائیە ڕەحمەتی خوای لێ بێت باسی ساڵحانی پێشخۆیانمان بۆ دەکات و بە ڕەوشتێکی سەیر بە حەزێکی سەیر وەسیان دەکات کە ئێمە لەو شتە زۆر دەتەسین منسوور لە ئیبراهیمی نەخائیەوە دەجێڕێتەوە کە مامۆستای ئیمامی شافعی بووە ڕەحمەتی خوای لێ بێت کە فەرموویەتی ئەوان واتە ساڵحانی پێش ئەو لە هاوڵان و تابعین و تابعی تابعین زۆر حەزیان بە ئێش و ئازاری کاتی گیان دەرچوون بووە ئەی براو خۆشکانم بەخوا ناگەینە تۆزی پێی ساڵحان تا حەز لە مردن نەکەین چونکە مردن بربەستێکە لە نێوان ئێمە و بەهەشدا یان ئێمە و پەروەردگاری خۆشەویستماندا بۆ وا نەبین خۆ ساڵحان 10 تا 15 ساڵ پێش مردنیان گۆڕیان بۆ خۆیان هەڵکەندووە و چەندان جار چوونەتە ناویەوە و بیری مردنیان کەوتۆتەوە و قورئانیان تێدا خوێندووە شیهابەدینی کوڕی عیباد دەڵێ ذیراری کوڕی مڕا ڕەحمەتی خوای لێ بێت 15 ساڵ پێش مردنی گۆڕەکەی خۆی هەڵکەندبوو هەموو جارێک دەچوو سەردانی دەکرد و قورئانی تێدا دەخوێندەوە و خەتمی دەکرد سەرێک لە مزگەوتەکەی کوفە بدەین شارەکەی پێشەوامان عەلی کوڕی ئەبوو تاڵیب خوای لێ ڕازی بێت و هەواڵی ئەو پیاوە پیرە بزانین کە زانای ناودار سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێ بێت باسی دەکات بۆمان ئەیبی کوڕی موسا دەڵێت لە سوفیانی ثەوریم بیست ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێت پیاوێکی بە ساڵاتچوون بینی لە مزگەوتی کوفە و پێیان دەوت ئەبوو سەهلی ترمیذی ڕەحمەتی خوای لێ بێت دەیفەرمون من ماوەی 30 ساڵە لەم مزگەوتەدا چاوەڕوانی مردن دەکەم کە پێم بگات و هەر کاتێکیش بێت بۆم هیچی پێ ناڵێم و بەرگریشی لێ ناکەم شکر تا ئەم کاتە هیچم لە لای کەس نییە و کەسیش هیچی لەلام نییە هەیە لە مردن دەترسێت نەک هەر ئەوە بەڵکو هەیە هەر بە زیندوی داوا دەکات لە منداڵ و کەس و کاری کە بابی بینم بزانم چۆن بۆم دەگرین ولەناو کۆمەڵگە دوور لە تێگەیشتنە قورئانیەکاندا چێ زۆر بگری ئەوە خۆشەویستتر و دڵسۆزترە کەچی مامۆستا سعید بە جۆرێکی تر ئامۆژگاری کوڕەکەی دەکات عومەری کوڕی سعید دەڵێ کاتێک لەلایەن ستەمکاری عێراق حەجاجی کوڕی یوسفەوە فەرمانی پڕ لە ستەمی لە سێدارەدانی زانا و خواناسی مەزنی ئیسلام سعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خوای لێ بێت دەرچوو داوای کرد کوڕەکەی بۆ بامکەن تا چاوی پێ بکەوێت و کاتێک کوڕەکەی هات بۆ لای باوکی و بینی بەو حاڵەوە دەستی کرد بە گریان و فرمێس ڕشتن باوکیشی سەرزەنیشتی کرد و پێی فەرموو کوڕی خۆم ئەو بۆچی دەگریت مان و نەمانی باوکت پاش 57 ساڵ تەمەن پێم ناڵی سوودی چییە من و تو ئەگەر پێمان بڵێن حەزت لە چییە چەندان خواردنی خۆش و ئۆتۆمبیلی مۆدێل بەرز و کۆشکی فیرعەونی و لەش ساغیمان بەخەیاڵدا دێت بەڵام پێشەوە ساڵحەکانمان بە پێچەوانەی ئێمەوە حەزیان لەوەی ڕۆژێک زووتر ئەم دنیا بەجێ بێڵن و بگەڕێنەوە بەلای خوای خۆشەویستیان ئەمانەیەش خوشکێکی سەرمەشق لە بواری ساڵح بووندا پێشکەشمانی دەکات بزانین ئەو خوشکە ساڵحەمان چێیە سەلەمەی کوڕی ئەفقەم دەڵێت بە خوشکە عوبەیدەی کچی کیلابم وت حەز لە چی دەکەیت ئێستا هەت بێت
فەرمووی حەز دەکەم بمرم. وتم بۆچی؟ فەرمووی چونکە من سوێندم بەخوا هەموو شەوێک کە ڕۆژ دەبێتەوە لەوە دەترسم ئەو ڕۆژە گوناهی بکەم و بەو هێوە خۆشی و شادی ژیانی قیامەتم لەدەست دەربچێت. ئەعمەشیش ڕەحمەتی خوای لێبێت قبوڵی نییە دکتۆرەکان بێنە سەری و چارەسەری بکەن چونکە حەزی لە مردنە مردن. ئەبوبەکری کوڕی عایاش دەڵێ چوون بۆ سەردانی مامۆستا ئەعمەش ڕەحمەتی خوا لێبێ لە کاتی نەخۆشیەکەیدا کە بەهۆیەوە مرد پێم وت قوربان چۆنە دکتۆرێکت بۆ بام بکەم؟ ئەویش فەرمووی دکتۆر چی لێ بکەم؟ دەستوێن بەخوا ئەگەر گیانم لە دەستی خۆمدا بوایە تا دەستم دەگرێت و ڕوم دەدایە ناو ئەو گژوگیایە ئەگەر مردم ها با کەس بەهۆی منەوە تووشی ئازار نەبێت و ببمە هاڵم دەر ناو گۆڕەکەمەوە. برای خۆم تا من و تۆ لە مردن بترسین و لەرزمان لێبێت بە تێپەڕبوونی تەمەنمان و سپیبوونی سەر و ڕیشمان ناچینە ناو کاروانی ساڵحانەوە هەرگیز وەرمان ناگرن بە خزمەتکاری خۆیشیان. گوێ بگرە بۆ عەبدوڵای کوڕی مبارەک بزانن لە چ کاتێکدا پێکەنینی دێت. دەڵێن زانەی مجاهید و ساڵحی ئومەت عەبدوڵای کوڕی مبارەک لە کاتی سەرەمەرگدا و لە کاتی گیان دەرچوونیدا چاوی کردەوە و پێکەنی و فەرمووی بۆ ئەم ساتە وەختەیە کارکەران کردەوەی جوان دەکەن. الله ئەم ئیسلامە چەندە عەزیزە، ژون و پیا و فەرقی نییە، چێ ڕاست لێ بنەوێ ڕێبازی خوا بە توندی لە باوەش بگرێت دەچێتە کاروانی ساڵحانەوە، نەک هەر ئەوەندە بەڵکو دەشبێتە سەرمەشقی بەرەکانی دوای خۆی و دەیکەنە پێشەوا و مامۆستای خۆیان و ماجیدەی قوڕەیشی یەکێکە لەو خوشکە باوەڕدارە ساڵحانە. ماجیدەی قوڕەیشی دەفەرمێت ئەگەر دنیا نەویست و زاهیدان ئەو پاداشتە گەورەیان دەبینی کە خوا ئامادەی کردووە بۆ ئەو کەسانەی پشت لە دنیا پەرستی دەکەن لە خۆشیاندا گیانیان دەردەچوو بۆ ئەوەی زووتر بمرن و بگەنە ئەو پاداشتە گەورەی پەروەردگاریان و ئەوەی هیوایان پێی بووە لە دنیادا. زۆر جار وتومە ڕێگەی ساڵحان زۆر قرس و پڕ لە بەرزایی و نزمایی و هەڵدێر و ئاسان نییە بە دوو کردەوەی جوان بمانەوێت پێیان بگەین، بەڵکو ئەوان لەو کاروانەدا گوێ نادەنە جگەرگۆشە و ڕۆڵەکانیان بەبەرچاویانەوە بمرن خەفەتیان بۆ ناخۆن. نەک هەر ئەوە بەڵکو موەریقی عاجەلی لەوەش زیاتر دەڵێ. بزانین چی دەفەرمێت؟ موەریقی عاجەلی ڕەحمەتی خوا لێبێت دەفەرمێت هیچم ئەوەندەی ئەوە پێخۆش نییە کە هەواڵی مردنی خۆشەویستترین و نزیکترین کەسم پێ بدەن. سوبحان الله. ئەمە عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەحمەتی خوا لێبێت حەزێکی سەیری هەیە کە بەس شایانی سەرمەشقان و پێشەوایانی ساڵحانە و ئەوانەشی کە بە نیازن بەرەو ئەو کاروانە مبارەکە هەنگاو هەڵبنێن و بچنە ڕیزی ساڵحانی ئەم ئومەتە چاکترینەوە. ئەو حەزەیش حەزکردن لە سەکەراتی مردن واتە ئازاری گیان دەرچوون. ئەمیری باوەڕداران و خەلیفەی چاکسازی پێنجەم عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت حەز ناکەم ئازاری گیان دەرچوونم لەسەر سوک بێت و سەکەڕاتم نەبێت چونکە وە کۆتا ئەجر و پاداشتێکە کە باوەڕدار دەستی بکەوێت. ساڵحان لەسەر مەرگیشدا هەر بینیان لەلای حەڵاڵ و حەرامە و حەز ناکەن دووچاری حەرام ببن. سوبحان الله. سەیری باوەڕ لاوازەکانی ناوخۆشمان دەکەین کاتێ پێی دەڵێت فڵان کار حەرامە مەیکە یان فڵان شت حەرامە مەیخۆ کەسی پێ دەڵێ کوا حەڵاڵ و حەرام ماوە بێ قەزابیت پەنا بەخوا. عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێت نەیهێشت جێگە قەبری بۆ بکڕن لە ماڵی دەوڵەت و داوای کرد لە پارەی تایبەتی خۆی بۆی بکڕن، ئەمەش بەهۆی خۆ لە حەرام پارێزی و لێپرسنەوەی سەختی لەگەڵ دەرونیدا و لە کاتی سەرەمەرگدا فەرمووی بە چوار دەورەکەی جێگە گۆڕەکەم بکڕن لە ڕاهی بە گاورەکە و ئەگەر پارەی وەرنەگرت لە شوێنێکی تر بۆم بکڕن و گاورەکە وتی ئەگەر لەبەر ئەوە نەبێت لێمان دوور ئەکەوێتەوە پارەمان لێوەرنەدەگرت. بیسەرانی بەڕێز و خۆشەویست بەم ئەندازەیە هاتینە کۆتاڵقەی بگە بە کاروانی ساڵحان هیوامان وایە خوای پەروەردگار پشت و پەنامان بێت و یارمەتیمان داد. بیسەرانی بەڕێز و خۆشەویست بەم ئەندازەیە هاتینە کۆتایی حەڵقەی ئەو جارەشمان کە کۆتا حەڵقەی بەرنامەکەمان بوو بەرنامەی خوێندنەوەی کتێبی بگە بە کاروانی ساڵحان. داوا دەکەین لە پەروەردگار کەوا تەوفیقمان بدات کەوا ئێمەش جێکێک بین لەو کاروانچانەی ناو کاروانی ساڵحان، بەڵکو ئێمەش کردەوەکانمان گەر هیچ نەبێت کەمێک چاو لەوام بکەین و بگەینەوە بەوان. خوای گەورە تەوفیقی هەموو لایەک بدات و هەر یەکێکمان یەکێک بین لەو کاروانچانەی ناو کاروانی ساڵحان تا بەردەوامی و ڕێگایە کاروان چی لە نەبرێت و نەبرێتەوە. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.